بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەم کاتژمێرە و لە کاتژمێری داهاتووشدا قسە لەسەر پلانەکەی ترامپ دەکەین بۆ کۆتایی هێنانی شەڕ لە غەزە هەروەها داهاتووی دۆخی غەزە و ئەو پلانە چی لە خۆ دەگرێت لە بەرژەوەندی دۆزی فەڵەستیندایە وایە بزوتنەوەی حەماس پێرازی دەبێت و بۆ چێندێک وڵاتیش پێشگیریان کردووە و قسە لەسەرەوەش دەکەین دوای نزیکەی 2 ساڵ لە 7 ئۆکتۆبەر چی تێدا بوو و ئەو دانان بە دەوڵەتی فەڵەستینیش کە لە ئێستادا دەستی پێکردوایە بەرهەمی 7 ئۆکتۆبەرە و 7 ئۆکتۆبەر چیری کێشی بە دوای خۆی داهێناوە ئایا دوای نزیکەی 2 ساڵ لە 7 ئۆکتۆبەر داهاتووی قوارەی زایۆنی چی بەسەردێ و دۆخی ناوچەکەش چی بەسەردێ ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا سامان ڕەباتی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری و دکتۆر فاتح سەنگاوی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتوو لە ستۆریۆ لەگەڵمان دەبن هەروە لە هەورەی شەوە دکتۆر محەممەد بازیانی وتەبێژی بزنەوەی پەیوەندی ئیسلامی لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێربێن مامۆستا سامان لەگەڵ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین 7 ڕۆژ کە 2 ساڵ تێپەر دەبێت بەسەر جەنگی غەزە کێستا غەزەیەکان قوربانێکی زۆریان داوە تا ئێستا 66,000 شەهید هەیە 168,000 بیندار هەیە 453 کەسیش بۆی برسێتیەوە گیانیان لەزاو ئەو ئامانجانی کە ئیسرائیل هەی بوو دوای 2 ساڵ ئامانجەکانی بەری هاتوون تا ئێستا سەرەتا بەناوی خوا سوپاسی سازاندنی و بەرنامە ئەکەین سوپاس دەکەین هەر ئەو کاتیش کە ئەو بابەتە 7 ئۆکتۆبەر ڕوویدا هەموو متفق بوون لەسەر ئەوەی کە بۆ ئاراستە تحلیلیە کرد کە 7 ئۆکتۆبەر پێش 7 ئۆکتۆبەر وەکو دوای 7 ئۆکتۆبەر نابێت ئیسرائیل نەخێر ئەو ئامانجانە نەک بڵێ ئێمە بیڵین سیاسەتمەدارانی هەر ناو ئیسرائیل خۆی و ئەمریکا و ڕۆژئاوا هەموو متفقن کە بەڵێ ئیسرائیل ئەو ئامانجانەی لە دوای 7 ئۆکتۆبەر ئیعلانی کرد ڕایگەیان بۆ هێرشکردنە سەر کەرتی غەزە هیچی بەدی نەهاتووە کە گرنگترین یان گێڕانەوەی دیلەکانی جەنگ بوو ئەوە دیلەکانی 7 ئۆکتۆبەر و لە ناوبردنی حەماس ڕاگواستنی بەڵێ کەەوە دوو ئامانجی ئاشکرا بوو ئامانجی نهێنی سێمیشان ڕاگواستنی خەڵکی غەزە بوو ئەلحەمدوللا هیچی تحقیق نەبوو بەڵام ئەوەی کە تحقیق بۆ هاتوۆتە دی بۆ هەموو دنیای سەلمان کە درڕندەیەک لە ناوچەکە چێنراوە ڕەحمی لە دڵانێت چونکە بەڕاستیەوەش بە تایبەتی توانم بڵێم لیبراڵەکانی ناوچەکە باش تەیارە لیبراڵەکەی ناوچەکە ئیتر بە توندڕە و ناتوندڕەوەیەوە ئەو وێنەیان دروست کرده بوو لای خەڵکە ئیسرائیل وێنەیەکە ئەبێ چاوی لێ بکەین لە پاراستنی مافی مرۆڤ و دیموکراسی و دەستکردنی دەسەڵات و بابەتانە هەمووی پێچەوانە دەرچوو بەڵکو ئەتوانی ئێستا بڵێ بەبێ منافەسە لە دنیاە تەنها هێزێکی دڕندە کە دەست لە هیچ نەگەڕێنێتەوە ئیسرائیلە ئەمە لە نزیک مەودا زەرری داوە لە حەماس و لە گەلی فەڵەستینی بەس لە دوور مەودا بڕوام وایە ئەم کیانەی لێک هەڵوەشانوە ئەو جینۆسایدی کە کردی لە ماوەی ئەو 2 ساڵەدا بەڵێ ئەخمە بەستم ئەوە یعنی ئەڵێم ئەم 2 ساڵی کە تێپەڕیوە کە ئامانجەکانی شەڕیشی بەدین هێناوە بەڵام گەلی فەڵەستینی کەوتۆتە ژێر ئەو زەرەرە گەورە لە ڕۆح و لە ماڵ و لە بنیەی تەحتی غەزە و لە کوشتنی مناڵ و لە برسیکردنی خەڵکی غەزە هەمووی سەلماندی ئەو قسەی سەلماند کە بڵێ ئەو کیانێکی دەخیلە و نامۆیە بە ناوچەکە و دڕندەیە و غەیری خۆی بە بەشەر نازانێ و هەموو شتێکیش بۆ خۆی بە حەڵاڵە زانێ ئەوە قەناعەتم وایە کوشتنەکە بڵێ لە نزیک مەودات و یەکێکە کوژی ژیانی ئەڕاو تەواو بێ بەڵام لە دوور مەودایە لە ڕووی قیەمەوە ئیسرائیل قیەمی لێ دەزان نەک ئەوە زەرێکی گەورەتر لەوە ئێستا ئاماژەی پێ ئەەکەین بۆ ئەم بابەتی پرۆژەی ڕێگەیە ئەمریکا ئیعلانی کردووە بۆ ئاشتی ترم بەشێکی بۆ پەردەپۆشکردنی ئەو سیستەمەی جیهانیشە کە تێوەگلاو لەو قەزێ یعنی سە بابەتێک نەما بە ناوی مافی مرۆڤ و پارێزگاری لە ژن و لە مناڵ و
کۆمەڵی یاسا هەبوو لە نەتەوەی گرتوەکان لەبارەی شەڕەوە یاساکانی شەڕ پارێزگاری لە خەڵکی مەدەنی هەموو تێکشکێنرا و یەک شتێک نەماوە لە جێ خۆی. ئێستا تۆ ئەتوانی لە هەر مەجلیسێکە لە هەر شوێنێکا دانیشی هەر کەسێ باسی مافی مرۆڤی کردتوانی تەریقیکەیتەوە بە دوو کەلیمە. ئەگەر هیچی نەوتە لەبارەی فەڵەستین و گەلی فەڵەستین و ئەو هەموو جینۆساید دەکاتەوە ئینسان نییە باسی مافی مرۆڤ بکات. سوپاسەکەم دێمەوە خزمەت دوات لەسەر پلانەکەش قسە دەکەین. کاکتۆر جەنابیشت بەخێر بێ. ئەگەر شتێک دەبێت لەسەر 2 ساڵ نزیک بوونەوە لە 7 ئۆکتۆبەر دوایش سەرسەر و پلانێکی ترامپەیە 21 خاڵی ڕاگەیەنراوە. جەناب حکومەت خوێندوتەوە کە باسی پێکەنانی دەستەیەکی نێودوڵەتی دێکا بۆ بەڕێوەبرنی غەزە کە تۆنی بلێر باز دەکرێت سەر وەزیرانی پێشووی بەریتانیا پێشناز کراوە ترامپ خۆی سەرپەرشتی بکە حەماس چەکدا بنێ. پێ دوایە دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم پلانە؟ بەناوی خوای گەورە سڵاوی خوای گەورە لە بەڕێز میوانی بەڕێز و لە هەمووانەی کە ئاگاداری ئەم بەرنامەیەن. بەڵام منەمەوێ لەوە دەست پێ بکەم کە مامۆستا کۆتایی پێهێنا نامێ قسە بکەم لەسەر بابڵێن ئەو 2 ساڵە چکۆ 2 ساڵە تقریبا ئێمە ڕۆژانە متابعمان کردووەوە ئەو هەموو قوربانی و زیانە مادی و معنوی گیانی و هەموو شتێک یعنی پێشاوی دنیاوە بەڕاستی کە فەزاحەتێکی گەورەیە لە ڕاستی ڕیسوایەکی گەورەیە بۆ پرسی مافی مرۆڤ لە جیهانی سەردەمە. من کاتێککە ئێستاکە با بڵێن ئەم ڕووداوانە بینی بەڕاستی ئەوم بیرەکەێت و کاتی خۆی ئێمە شتێکمان هەبوو پێوترا عوسبەت الئومەم پێش ئەوەی نەتەوەی گرتوەکان کۆمەڵی گشتی نەتەوەکان بڵێ ئەم دەستێ هەڵوەشایە چکە نەیتوانی ڕۆڵی گەورەی خۆی بجێڕێ. دوایی نەتەوەی گرتوەکان دروست بوو بۆ پێی کە بەدیری ئەو بێەوە جیهان چۆنەی بەرەو پێشتر بەرێ. ئێستم قۆناغی ئەگەر دروست بێ بڵێم ئەگەر بەدیل هەبێ ئەگەر هێزی تر ببوایە لە بەرامبەر بەم هێز دەستەمکارانەی کە ئەمڕۆ جیهان بەڕێوە بن ئەبوایە ئەم نەتەوەی گوتوانە هەر نەمایە و بەدیلێکی تر بە کۆمەڵی پرەنسیپی تر و بە دیدگایەکی تر و هێزیش لە پشت ئەمە بووایانی چکە جیهانەکە تەواو چی نەمابێ لەبەرەوە هیچ ڕۆڵێکیمەوەسا باسی کرد. ئێمە بە پێشچاوی هەموو دنیاوە ئێستا کاتی خۆی کە هەندێک ڕوودا و ڕوویداوە تۆ ئەنفال ڕوویداوە بۆ نمونە کۆمەڵی ڕووداوی خۆمان بەرزانەکان و فەیلیەکان و ئەوانە ڕویان داوە هەڵەبجە تا ڕادێتیش خراوە سەری بەڵام کامیرە نەبوو بیگوازێتەوە. بۆ ێسێرەکەی دنیا تەنان لە شارەکانی خۆشمانە خەبوو پێویست ینی ئاگاداری وردەکاری نەبوو. بەس ئێمە ئێستا شایەدی جینۆسایدێکین چرکە بە چرکە ئەگوازرێتەوە و دەستگا نێودەوڵەتیەکان بە فەرمی بە جینۆسایدیان ناساندووە و ئەوانشی کە بکەری ئەم تاوانە گەورن بانگێش کراون بۆ دادگاییکردن. بەڵام ئەمریکا لە سەروی هەمویانەوە بەردەوام ڤیتۆ بەکارەهێنێ و جیهان سزایەکی ئەم هێزەی نەداوەکو پێویست لە ڕووی سیاسیەوە. ڕاستەوەکو مامۆساوتی پێش 7 ئۆکتۆبەر و دوای 7 ئۆکتۆبەر ینی 2 جیهانی گیان لانی کەم ئەوەی کە زەرەری گەورەی ئیسرائیلە و جوولەکە بە شێوازێکی گشتی ئەوان لە هێزێکەوە کە جینۆساید کراون لە هۆڵۆکۆستە بوون بە هێزێکی جینۆساید کرد بوون بە هێزێک کە خۆیان لە بری ئەوەی کە خۆیان قوربانی بوون تێبگەن لەوەی کەوا خەڵکی نەکەن بە قوربانی بەڵام جارێکی تر خۆیان بوونەوە جەلاد و گەلێکی تریان جینۆساید کرد و دیدگای دنیایان گۆڕی بەرامبەر ئەم کیانە بەرامبەر ئەو قسە تایبەتی ڕایگشتی کۆمەلگاکان و ئەوروپیەکان و نەوەی نوێ ئەوروپیەکان بە پلەی یەکەم. ئەگینا ئەگەریان باسی حکام و ساسە بکەین دەسەڵاتدارەکان کەین لە ڕاستیە ناتوانین بڵین یعنی ئەوان لەبەرەوەی بەشێکی زۆریان بەشێکی دیاریان هێز نێودەوڵەتیەکان بەڕاستی لە پشتیانەوەن پشتگیریانەکەن بۆیە هەر شتی ئەوان بیانەوێت ئەمان دوای دێن سەر پلانەکەی ترامپ. بەس ئەمریکا خۆی ئێستا باسی ئاشتی دەکە خۆی بەشداری ڕاستە و خۆیە لەو قەتڵ و ئەمە جینۆسایدە
بەشداری ڕاستە خۆی ئەمریکا هەر لە سەرەتاوە بێگومان خۆشە نەشادوتەوە نییە بڵێ ئێمە ئێستاکە باسی شتێکی نهێنیەکەین باسی شتێکەکەین کە خەڵک نەیزانێ یا خۆیان ئەگەر ئەمان ئاراستە بکەی دانی پیاننێن ئەوان هەر لە سەرەتاوە تویانە ئێمە ئەو پەیمانێکی سەرەکین و بەردەوام هەمانگیان بووە بەردەوام چەک و تەقەمەنی و پاڵپشتی دارایی و سەربازی ئەم با بڵین کیانە کراوە ئیسرائیل کراوە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت وەستە سەر پلانەکەش قسە دەکەین دەچینە هەولێر لای دکتۆر محەممەد بازانی کاکتۆر بەخێر بێن سوپاسی ئامادەبوونی جەنابیشت دەکەین دەمانەوێت سەرنجی بەڕێز بزانین بە دیاریکراوی لەسەر و پلانە یاخود ناوی بنین پیلانەوەی کە دۆناڵد ترامپ ڕایگەاندۆ 21 خاڵ لە خۆی دەگرێت کە دەستێک بۆ غەزەدا بمەزرێ پێ دوایە سەرکەوتوو دەبێت چونکە لە ماوەی ڕابردووشدا بڵێن نەخشەی جۆرا و جۆر هەبوو بۆ لە قاڵەبدانی حەماس دۆزی فەڵەستینی غەزە ئەمە هیچێک تێدایە بۆ غەزەیەکان بۆ دۆزی فەڵەستینی ئەم نەخشەیە؟ سەرەتا بەناوی خوا سەڵات و سەلام لەسەر پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بەخێراتنی میوانە بەڕێزەکانی جەناب شتەکەین هەروەها ڕێز و حرمەتمان بۆ جەنابتان و سەرجەم بینەرانی ئەم کەناڵە خۆشەویستە هەیە. لە ڕاستیدا بۆ وەڵامی بەڕێستان پێشەوەی وەڵامەکە بدەمەوە حەقیقەتەن هەردوو برای بەڕێز و خۆشەویستم هەردوو مامۆستا شتی زۆر جوانیان باس کرد. ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی لە دنیای ئەمڕۆی ئێمەدا ئەو جیهانەی کە ئێمە ئەمڕۆ تیایدا دەژین بە زمان حاڵ وترا ئەوەی کە پێ ئەوترا با بڵێ مافی مرۆڤ بوو مەسەلەن حقوقی ئینسان و مەسایلی کە ئەمانە هەمووی کەفی سەردەریاکانە بۆ زاڵمەکان طبیعیە بۆ زلهێزەکان حاڵەتێکی زۆر طبیعیە بەڵام بۆ ژێردەستەکان ئەو حاڵەتێکیتی واتە ئەم سیستەمەی کە ئێستا ئەمڕۆ جیهان دەبا بەڕێوە زۆر پێویستە ئەم سیستەمە بگۆڕێەوە بە فعلیش وردە وردە احتیمالێکی زۆر هەیە بۆ چەند ساڵی دی بڵێن ئەم سیستەمێکی ئەکسپایرە بە حکومیەوەی ئێستا هەتا وڵاتە ئەوروپیەکانیش بە زمان حاڵ ئیشارەت بۆ دەکەن ناڕازین لەو هەیمەنەی کە ئەمڕۆ ئەمریکا هەیەی و تەنانەت حتا زلهێزەکانیش ئێستا جەمسەریکیان دروستکردو بەرامبەر ئەو هەیمەنەی ئەمریکا و لەوانەیە جەمسەری ئابووریش دروست بێت ئەوەی کە 5 دەوڵەت ئێستا ئابووری کە بەتەمان دراوی کە بێن غەیری با بڵێن دۆلار چونکە زۆربەی زۆری معامەڵەکانی ئەمڕۆ دنیا بە دۆلارە بۆیە ئەو هەیمەنەی ئەمریکا لە هەموو دنیاە و ئەو گزاف و لەزافەی کە ئەوان هاواریان پێکرد دایانوت بەشەریەت و حقوقی ئینسان حقوقی ئافراد حقوقی مناڵ تەنانەت حقوقی با بڵێن حیواناتی سەر ئەردیش هەمووی ئەوە درۆیەکی شاغدارە و بەشەریەت پێویستی بە سیستەمی و نیزامێکی تازەیە کە ئەو نیزامە تازەیە عالم بەرێ بڕێەوە کە عەدالەتێکی ئیجتیماعی بە زمان حاڵ ئێستا خەڵکەکە هەمووی گەیشتۆتە ئەو نەتیجەیە کە ئەبێ سیستەمێکی کە هەبێ خەڵکەکە ئێستا بە دوای ئەو سیستەمەیە دەگەڕێ و بە قەنەعەت و دید و بۆچوونم وە یەقینەنیش ئەگەر بینە سەر ئایەتەکانی قورئان و حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشەریەت پێویستی بەو ئاشتیەیە کە ئیسلام هاوردی. ئەمەی کە ئێستا ترامپ و ئەوەی کە نەتەنیاهۆ کردیان ڕاستە لە حەقیقەتە جینۆسایدێکی گەورەیەک و کاکە دکتۆری ئیشارەتی پێکرد و ئەمەش بە زمان حاڵ هۆلۆکۆستێکە کەمتر نییە لە هۆلۆکۆستی جوولەکەکان بەڵام ئەمەی کە ئێستا ئەمڕۆ وەسایلی ئیعلامی دنیا وای لێ کردووە ئەتوسەزێکی هەموو دنیا هاتووە تەنانەت ئەوانەی کە گاز و لزافی مافی مرۆڤیان لێ ئەدا دەرکەوتووە و حەقیقەت نییە بۆیە ئێستا شۆڕشێکی زۆر گەورەیە لە هەموو جیهانە دش بەو حاڵەتەی کە ئەمریکا هەیەی تەنانەت معلومە لای بەڕێستان هەزارەها کەس کە ئەمڕۆ لە ئەوروپا و لە ئەمریکا و لە شوێنەکانی کەش بەداخەو دەڵێم کە وڵاتە ئیسلامیەکان وڵاتە عەرەبیەکان وەکو پێویست نین لە چاو ئەو هەموو وریابوونەوەی خەڵک و بەشەریەت بەوەی کە دڕندەترین سیستەم ئەمڕۆ لە دیانە با بڵێن جوولەکەیە و لە پشتی جوولەکەشەوە و با پشتی ئەمریکاش و تا ڕادەیەک بە پاڵپشتی هەندێک دەوڵەتە ئەوروپیەکانیش بەڵام ئێستا وردە وردە خەریکە باگراوندێک دابنین و
بگەڕێنەوە بۆ ئەوەی ئەو هەیمەنەی ئەمریکا ئێستا حتا ئەوروپاش بێزارە لێ بەڵگە و دەلیلیش لەسەر ئەوەی کە لە UN لە ئەمم متحیدەیە معلومە لای بەڕێستان کە کاتێ نەتەنیاهۆ وتارەکەی ئەڵێتەوە ئەو خەڵکە دەرئەچێتە دەرەوە زۆربەی زۆری وڵاتان دەرئەچنە دەرەوە ئەمە گەورەترین ئیفلاسی گەورەیە کە هەر گاز و لەداف لێدرا لە ناو وڵاتی خودی خۆشمانە دەیانوت جوولەکە گەورەترین دیموکراتی تێ لە ناوچەکەدا دەرکەوت جوولەکە گەورەترین جینۆسایدکەرە گەورەترین کەسەکە ئەسڵەن دژی ئەسڵی هەموو مرۆڤایەتێکە نەمناڵ سەلامەتە لە دەستی نەپیرژن معلومە ئەوە بە بەرچاوی هەموو میدیاکانەوە یعنی پێویست ناکە من باسی ئەوانە بکەم عەجەبەن ئەمە وەکو وەڵامی جەنابەت سەر ئەکەوێ یان سەر ناکەوێ بە زمان حاڵ مامۆستای بەڕێز سەرەتا زۆر بە جوانی باسی کرد ئەو هەدەف و ئامانجانەی کە نەتەنیاها هەیبوو هیچی جێبەجێ نەبوو تحقیق نەبوو و تەنانەت ئەوەی کە ترامپیش هەیبوو ترامپ ئەیوت ئەو منطقەیەکەینە منطقەیەکی سیاحی بۆ لە هەموو دنیاوە بێنە ئەوێ و ئەهلی غەزە با بڕۆن بۆ میسر و بۆ ئوردن و بە وڵاتەکانی کە ئەوەش تحقیق نەبوو بەڵگە و دەلیلە گەورەترین هەیمەنەی دنیا هەوڵی ئەوەیاندا کە عەزیمەتی میلەتێک کە چەند ملیۆنێکە عەزیمەتیان نەهێڵن بەڵام ئەمان ئیسباتیان کرد بۆ دنیا کە ئەمانە فعلن لکاونە بە ئەردەکەی خۆیانەوە لەگەڵ ئەوەی کە قیادەکانیان کە تا دوێنێ ئەوترا لە فندقەکانان دەرکەوت بۆ هەموو دنیان نەخێر ئەوان قیادەن و لە سەرقافڵن و تەنانەت ماڵ و مناڵەکانیشان تەصحیحەوەدەن چی لە دەرەوە چی لە ناوە و دەریش کەوت ئەو دیبلۆماسیەوە ئەو کە ئەوترێ با بڵێن وەفدی مفاوز وایە ئەو قەراراتانەی UN کە قانونی دەولی ئێستا پوچەڵ بووە یعنی ئێستا من خۆم شەرمەکەم دکتۆراکەم لە قانونی دەولی بڵێم وەڵاهی دکتۆرام لە قانونی دەولی هاتووە بەڵام وەڵاهی قانونی دەولی یعنی بوو بە کەفی سەر ئاو قانونی حربەیە لە قانونی دەولیە حرب و سلمەیە لە حربە ئەسڵن نابێ مستەشفاکان نابێ پیرێژن نابێ مناڵ نابێنە کەنیسەکان ئەمە هیچی بە پێوە نەما مزگەوتەکان وێران بوو کنیسەکان وێران بوو یعنی هیچ شتێک نەما مستەشفاکان وێران بوو ئەمە بەڕاستی گەورەترین سەرکەوتنە کە مسلمانان با بڵێن تۆماریان کرد لە هەموو دنیاە یعنی تەنانەت حتا ئێستا ئەبێ دیراساتی زۆر گەورەی عسکەریش بکرێ یعنی عادەی نەزەر بکرێ لە هەموو ئەو سیلاحانی دنیا هەیە کە لە غەزە تاقی کرایەوە بەڵام ملتێک کە ئیمانی هەیە وەکو پێغەمبەری نازدار باسییانەکە فەرمێ ئین من ئومەتی لەڕیجالا الئیمان في قلوبهم أثبت من الجبال الرواسي ئەمە ئەو ئومەتەیە کە پێغەمبەری نازدار باسیەکە ئەمە ئەو ڕیجالانن کە پێغەمبەری نازدار باسیەکە کە ئیمان لە ناو دڵ و دەروونەکانیان لە ڕەجی شاخەکان داکوتراوترە ئیسماتیان کرد بۆیە بە دید و بۆ چوونی من ئەمەی کە ئێستا هەیە واللهی ئەمەی کە ئەم 20 خاڵە من زۆر بە وردی هەر 20 خاڵەکەم خوێندۆتەوە 21 خاڵەکە بڕوات بێ ئەمەش بەشێکی کەیە لەو موئامرە گەورەی کە دەیانەوێت بیکەن ئەوەی کە بە هەموو تەکنۆلۆژیای دنیا نەیان کرد دەیانەوێت بە موئامرەیە بیکەن عەجەبەن حەماس ڕەدیان ئەداتەوە یان نە ئەوەی کە من ئاگادارم آخر تەطەورات ئەوەیە لوژنەیەکی ڕوباعی ئێستا دانیشتوون لە قەتەر بە ئامادەبوونی حەماس و مخابراتی با بڵێن دەستگای هەواڵگری میسر و دەستگای هەواڵگری تورکیا و بە قەتەریش ئێستا دانیشتونە دیراسەتی ئەو مۆزعاکەن عەجەبەن حەماس چ ڕەدێکیان ئەداتەوە بۆیە بە دید و بۆچوونی من خۆی هەر لە ئێستاوە سەرکەوتنە گەورەکە دەرکەوت چونکە ئەوەی کە نەتەنیاهۆ دەیوت هەمووی پێشێر بوو ئەوەی کە ترامپ دەیوت ئەوەش نەما ئەوەی کە غەرب باسی کرد ئەوەش نەما و من شتێکی کەم خوێندەوە دەڵێ ئەسڵەن مردنی خۆمانمان پێخۆشترە لەوەی چەکەکانمان حەماس یەک لە تەسریحاتیان کە چەکەکانمان تەسلیم کەین یعنی ئامادەی مردن هەین بەڵام ئامادەی ئەوە نین ئەو چەکانە تەسلیم کەین بەڵام ئێستا حیوار هەیە ئەوان ڕەدی ئەوەیان نەکردوتە ئەو پرۆژەیە بە کولی بەڵام دیراستەکرێ بۆیە من نامەوێت جارێ لە ئێستەوە پەلە بکەین احتیمالە هەیە ئێمە لە ناو ئەم بەرنامەیەیان هەندێک شت ڕوون ببێتەوە کە بە دەدید و بۆچوونی من سەرکەوتنی گەورەیە تەنانەت حتا بەو خاڵانی کە خۆشیان باسی یەکەن و زۆری زەحمەتە چەکی حەماس تەسلیم بکرێت چونکە ئەو تونێڵانەی تا ئەم ساتە وەختە لە غەزەدا هەیە جزئێکی زۆر بەسیتی کەشف کراوە جزئی زۆری کەشف نەکراوە تەنانەت ئەوان فەشەلیان هەوردۆ فەشەلێکی زۆر گەورە لەوەی بە ئاشتیان بە حرب بگەنە دیلەکانی خودی خۆیان لەبەر ئەوە بەدید و بۆچوونیم ئەمە سەرکەوتێکی گەورەیە بۆ ئیسلام و مسلمانان بۆ کۆمەڵە خەڵکێکی خاوەن عەقیدە لەسەر ئەردا ئەمە هیوا و ئاواتێکی گەورە جارێککە دروست ئەکاتەوە ینی زیینبوونەوەیەکی ئیسلامیە ئین الله يؤيد هذا الدين برجال لا خلق لهم
بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر دێمەوە خزمەتت مامۆستا سامان بەجەنابیشت کۆمنتێک تێبێت لەسەر ئەو نەخشەیە کاکتۆر ئەمەژە بێت کە 21 خاڵ لە خۆی دەگرێت دەستەیەکی بەڕێوەبردن پێک دێ نێودوڵەتی ترامپ خۆی سەرپەرشتی بکە حەماس ڕۆڵی نەبێ بڵێن چەکدا بنێ پێ دوای هیچی لێ سەوز دەبێت وەڵام سەرەتاوە بڵێم لەبارەی ئەو ڕێکەوتنەوەیەکەم لە 21 خاڵەکە ڕۆژنامەیەکی ناوخۆی ئیسرائیلێڵێ لە سەرەتاوە قەتەر قازانجی کردووە کە یەکێک لە بەندەکانەوەی کە ئیسرائیل نەتەنیاهۆ ساز ئێوە پۆزش بۆ قەتەر داوای لێبوردنکە وەڵام منەمەوێ یەک شتێک بڵێم لەسەر ئەو خاڵە یعنی قەتەر دوای ئەو هەموو ئیمکانیەتە مادی و ڕۆڵی وەسیت هەمیشە نێوەندگیری دیبلۆماسی لە بینی زۆر کێشە لە ناوچەکە و لە دەرەوەی ناوچەکەش قەتەر وا مەشهورە وا ناسراوە بەڵام تارە دێت قەسفی ئەکا ببێ ئەوەی ینی هیچ ئاگادارکردنەوەکی پێشوەختەی هەبێ ینی ئەمە هەموو تێ بگەین ینی چۆن معامەرەکە چەند گەورەیە و ئەیان چۆن ئەو خەڵکە کە لە بەردەستی شانان و گوێشیان بۆ ئەگرن هەبێ هەر لاواز بۆ خاڵکی هەر قبوڵیان نییە جا من ئەمێ ئەو خیانەتانە باسکەم کە هێشتا لەم ئەڵێ مەرەکەبە کێشتاوە شم نەبووتەوە ئەو خیانەتانە باسکە بۆ نمونە نەتەناهۆ بە خەڵکەکەی خۆی ئەڵێ لە ناو تەبەن لە ناوە معارەزە هەیە باشە لە داخل معارەزە هەیە لە ناو حکوومەتەکەی خۆی خەڵکی توندڕۆ هەیە کە دژی ئەوەن ئەو ڕێکەوتنە بن ئەم پێی وتون و توێتی خەمتان نەبێ ئێمە لە زۆربەی غەزە ناکشینەوە وانە ئەمە ڕێک بڵی پێچوانی ئەم ئیعلانێ دوو ئەڵێ یەکێک لە بەندەکانیشە حەقی ڤیتۆ بۆ ئیسرائیل جا ئیسرائیل بەبێ حەقی ڤیتۆ و کە بڕیارەکانی مەجلیسی ئەمنانی ئەنجومەنی ئاسایش کە ملزیمە ئەبێ پابند بێ پێوەی دەیان بڕیاری پێشێل کردووە وایە لەگەڵ ئەوەشا ئەو قەناعەتی وایە کە ئەڵێ ئێمە حەقی ڤیتۆمان هەیە و دوای ئەوە هەواڵی دقیقە 6 سەعات پێش ئیعلانکردنی ئەو پلانە یا ئەو پیلانەی ترەمپ ناتانیاهۆ لەگەڵ مستەشارەکەی خۆی لە بیت کاچنە بێت ئەبێڵ لەگەڵ کۆشنەر لەگەڵ بیتکۆف دائنشن دەستکاری بەندەکانی ئەەکەن یەکێک بە تایبەتی ئەو بەندەی کە باسی کشانەوە لە غەزە ئەکا وەزیری خارجی قەتەر کە سەرۆکوەزیران و وەزیری خارجیشە لە ڕێی تایبەتی خۆی و داوا ئەکا لە کۆشکی سپی کە ئەو پلانە ئیعلان نەکرێ جارێکە ئەم کۆمەڵە زانیاریانە هەن کەواتە هەر لە ئێستەوە من قەناعەتێکم هەیە ئەم بابەتە بە مردووی لەدایک بووە و حەماس وڵاتانی تر وەکو تورکیا پێشوازی دەکرد وەکو سعودیە وەکو پاکستان ئەخ سەیریکە وتاردن وەکو قەتەر ئێمە بێ لە مستەلەحی سیاسی تێ بگەین ئەڵێن نوڕەحیب بهی یعنی پێشوازی لەکەین مەرحەبایەکەین ناڵێ پشتیوانیەکەین تەنانەت وەزیری خارجی قەتەر ئەڵێ ئەم خۆتە پێویستی بە دانیشتن و لێکۆڵینەوەی زیاتر هەیە هەموو ئەگەرەکان بۆ ئەوە چونکە یعنی نەرمیەک بنوێنن بەرامبەر بە حەماس قبوڵی کا چونکە ئەوان ئەزانن حەماس کۆمەڵێ بنەمای هەیە مەبدەئەن یعنی لەلای ئەو بەهای باڵایە تەنەزولی لێ ناکە ئەگەر خۆشیان هەمیان تیاچون بالفعل تیاش چوون یعنی خۆ نییە بڵێ کیان لە ژیانە لەسەرکردە گەورەکانیان وانێ لەبەرەوە من قەناعەتم وایە ئەم خۆتە ئەگەر ئاوا تعبیری لێ بکەم چەند ئەگەرێکی بۆ دائەنم یەکێکیان ئەوەیە کە ترەمپ لە هەوڵی دەستخستنی ئەم بابەتی نۆبڵەیە ئەم نۆبڵی ئاشتی زۆر ئیشی بۆ ئەکا و بەشێکی تری بەڕاستی خۆڕزگارکردنە لەو ئیحراجێ نێودەوڵەتی ترەمپ تێکەوتووە ئەمریکا تێکەوتووە کە ئەو جینۆسایدە ئەکرێ بەچێکی ئەمریکی و ئەوروپی خاڵێکی تران توان بە ئەگەرێکی تر ئەوەیە حەماس بخەنە مووقفێکە بۆ ئەوەی شەرعێتی زیاتر بدەن بە نەتانیاهۆ بۆ دەستی بکەنەوە بتوان ئەمجارە چەکی تری بنیانی بۆ نمونە پێڵێ تەمەن ظاهرن وایە کە هەڕەشەش لە نەتانیاهۆ کە ئەڵێ ئیتر وەقت نەما بۆ ئەو دیلانێ بۆی بێنەوە بۆ ناو کەسوکارەکانیان وای پێ ئەڵێ بەڵام لەو لای شۆ بە حەماس ئەڵێ 3 تا 4 ڕۆژت هەیە قبوڵی ئەەکەی باشە قبوڵی ناکەی دەستی ئیسرائیل ئەەکەمەوە و هەموو شتێکەواتە شەڕەشێر لێکردبوون لە حەمازوتی بەڵێ حەماس ئەمە یەکەم جار نییە ئەزانی چۆن ئەگەر تۆزە ورد بینەوە بۆ 2006 بگەڕێنەوە هەتاکو ئێستا کە تایە ئەژین دەیان جار حەماس ڕوبەڕووی هەڕەشەی گەورە و لە ناوبردن بۆتەوە بە چونکە ئەو چەقێکی هەیە ڕەگێکی ئەزانێکی ئەکا
لەبەرەوە زۆر لای نەکردوێتەوە بۆ قەزیانم بڕوا ناکەم حەماس لە ژێر شارە ئیش ناکە خاڵێکی کە زۆر گرنگە بینەر و هەموو خەڵک بیزان ئەوەیە قیادەی حەماس لە دەرەوە و لە ناوەوە لە دوای 2 ساڵ ئەم جینۆسایدە بەسەر حەماسە هات بەسەر خەڵکی فەلەستینە هاتووە قیادەیەکی حەماسمان نەبینی لە شاشەکانەوە دەرکەوێت نەقدی 7 ئۆکتۆبەر بکە یا نەقدی قیادی ناوە بکە بەڵکو قیادەی دەرەوە بەبێ قیادی ناوە هیچ ناکە بۆ زانیاری یعنی ئەمە من قەناعەتم وایە ئەسڵەن ئەو لەوێت بۆ قیادی ناوە بۆ لە دەستیان نەخێر لە دەستیان نەداوە بەڵکو گەڕێتەوە بۆ ئەوان بۆچیە گەڕێتەوە لەبەر ئەوان لە واقعەکەن ئەوان تەقیمی قەزیەکە ئەکەن یعنی بڕوام وایە من وەکو ڕێی خۆم قەناعەت ناکەم حەماس بەمە تەسلیم گۆڕانکارێکە سەیریکە قۆناغ بە قۆناغ بەڵام بەبرای خۆم بڵێ یعنی سەیریکردنی بارمتەکانی تێدا سەیریکە لە یعنیکە لە وەزیرە تونندڕەوەکان بە نەتانیاهو بە خەڵکەکەی خوانەڵە چی ئەڵێ ئەمە گەڕانەوە بۆ ئۆسلۆ خۆ ئۆسلۆ لەگەڵ حەماس نەبوو ئیتفاقی وایە دانان بە ئیداری فەڵەستین کەواتە ئەو بە ئیداری فەڵەستینیش رازی نییە یعنی تەنها عەرقەلەیەک لە بەردەم ئیسرائیل و نەک ئیسرائیل یعنی چۆنەڵی پەلکێشی ئیسرائیل یا پەلهاویشتنی عەفو تەنها ڕێگریەک بۆ پەلهاویشتنی ئیسرائیل بۆ عمقی وڵاتانی عەرەبی و ئیسلامی تەنها حەماسە لەم قۆناغەیە جا کاڵم قەناز هەموو حەماس هەموو مقاومە بەڵام حەماس ڕیادەیان نەکات یعنی بۆیە ئەڵێم یعنی شکستی حەماس لەم قەزەیە شکستی زۆر قەزەیە باشە دوای سەرسەرەوە دەکەین بێمە خزمەت بەڕست لەو بڵێن لەو پلانی کە ترامپ دایناوە تەنانەت رازی نین بەوەی کە دەسەڵاتدارێتی فەڵەستینی بەسەرۆکایەتی محمود عەباس کە پەیوەنیە لەگەڵ ئیسرائیل زۆر باشە لەگەڵ ئەمریکا ئەو سەرکردایەتی ئەو بارودۆخە بکە ئەگەر جێبەجێش بکرێ ئەویشیان قبول نییە بڵین وایە بەڵێ ئەوانیش بێت هیل بکرێن و ڕایەنانیان پێ بکرێ و ئامادە بکرێن و بەڵکی تەکنۆکراتی فەڵەستینی تر بهێنرێ و دواتر شورتەی فەڵەستینی پۆلیسی فەڵەستینی چۆن لەوەی ڕابهێنرێن و هێزی نێودەوڵەتی و خۆی لە ڕاستیە ئەم بیسیۆ خاڵە تەمان ئەوان خۆیان باشتر دەزانن بە بڵێن حەماس و قیادەی حەماس لە ناو دەرەوە کە چیەکەن و چی پێویستە لەم واقعە بەڵام ئەوەی کە داڕێژراوە ئەوەی مامۆستاش ئاماژەی بە هەندێک لە دەستکاریکردن کرد فعلەن ئەوەی کە داڕێژراوە لە قازانجی ئیسرائیلە و ئەوەی کە ئیسرائیل بە شەڕنەی کردویانێ بە ئاشتی و بەناویەوەی کە ئەمان مبادرەیەکیانێک و پێش ئەوەی کە ئەو لێدانەی قەتەریش بێ ینی باسی مبادرەی زۆر تایبەت و ئەم بابەتانە ئەکرا و ئەو لێدانش تەمان بالمناسبە ینی جۆرێک لە عەرەبەکان لانی کەم کە جۆرێک متمانەیەکیان ئەگە نیسبێتێک شەبوو بێ بە ئەمریکا و بە ئیسرائیل ئەوە ڕوخانی چونکە سلماندی کە ئەوان هیچ کات پارێزراو نین و ڕێکەوتریش بکەن ئیسرائیل بەو شێوە ئەجوڵێتەوە کە خۆی ئەیەوێت ئیسرائیل بە درێژایی مێژووی خۆی لەو زەوێت داگیر کراوانە بەردەوام ئاساکانی پێشێر کردووە جینۆسایدی کردووە خۆناغ بە خۆناغ ڕێکەوتن کراوە پیادە نەکراوە ڕێکەوتن کراوە پیادە نەکراوە ئەگەر سەرنجیش بدەیت لەم بیستوەکە یا من ئەگەر دقیق دەبێ باسی دەوڵەتی فەلەستینیتیان نیە باسی بەڕووبردنی دەسەڵاتی کاتی لە غەزە خۆناغێکی ڕاگوزەر و ئەم دوو دەوڵەتە چۆنەڵی لە دوایە تەمان ئەمە بێتە دەوڵەتی فەڵەستینی چونکە ئەمریکا خۆداگەداری ڤیتۆی بەکارێنە دژیەوەی کە فەڵەستینی دەی باشە خێناکە ئێستا بۆچی لە سەرەتاوتم کە یعنی دنیا بە جۆرێک گۆڕاوە نرخ بۆ هیچ نەماوە خۆ ئێمە لە فەڵەستینە پێویستیمان بە یاسای نێودەوڵەتی و بڕیار و ئەو شتانە نییە دەیان بڕیار هەیە پێشێل کراوە هەر لە 47ەوە دواتر 48ەوە دوای 67ەوە دوای 74ەوە دوای ئەمانەی دوایی لە 1970 و 2000ەکانی پێشەشتی کراوەتە ئەوانە ینی مەبەستمەوەیە گرفتەکە لەوایە کە ئێستا ئەمەش جێبەجێ بکێ بەم شێوازە ئیسرائیل هەر دقیقەیە بیەوێت هەموو شتێکی نەکرێ ینی بەدەست خۆیەتی یاساکان ینی باسی هێزێکی نێودەوڵەتیش دەکەوە لەوێ جێگیر بکەیت لەقال پۆلیسی فەڵەستینی حەماس چەکدا بنێت لە پرۆژەکەدا ئەوەی تێدا بڵێ ینی ئەو هێزە نێودەوڵەتیانە و هێزی عەرەبیەکان و دوجار کۆمەڵ شتی تایە کە وەک وایە بڵێ ئێمە
هێزێکی چۆن لەین منطقەیەکی ئادامەڕاو لە چەک وەکو ئەمجا باسی تەتەڕوفەکە و تەتەڕوفیش کێ حەماسە و هەر هێزێکی ترە کە دژ بە ئیسرائیل بوەسێەوە بێ لە چەک داماڕێن و حەماسیش دوو حاڵەتیان بوو هەوەی بە ئاشتی دانیشە قەیسێکە با خۆی لەگەڵ کۆمەلگا بگونجێنێ و ئەوی تریشی کە ڕازی نییە با بچێتە دەرەوە بۆ هەر وڵاتێک ئەیەوێ یعنی بە کورتی باسی تەسلیمکردنە ڕاستە شتی گرنگ شتایە بەڕاستی بۆکردنەوەی دەواازەکان و خزمەتکردنەوە و ئاوەدانی و گەشە پێدانی ئابووری وەچەندە لە ناو گەشە پێدانی ئابوووریەکە هەستەکەی پرۆژەیەکیان ئامادە کردووە بۆ وەبەرهێنانێکی جیهانی کۆمەڵێک باجوشتی لەسەر کەم بێت و لەولاوە ئیسێتمارکەن ینی تقریبن لە ناو پرۆژەکەوەی تایە ئەوجا لە ناو پرۆژەکە کۆمەڵێک پرۆژەی تر هەیە بۆ گۆڕینی عقلێت و دنیابینی کە باس لە حیواری ئەجیانەکان ئاینەکان و تەسامح بە جۆرێکە بە کورتی ئەوەی کە مسلمان هەیەی بەرامبەر بە جوولەکە و جوولەکە هەیەی بەرامبەر بە مسلمان بسڕێتەوە ئەمانە هیچی وردەکارەکەی دیار نیە دوجار ئەتوان بەو شێوەیە زەپی دوێن لەو ڕێوەڵڕێی ئەوەی پێدانی ئابووری ئەوانە بتوانن کێشەی فەڵەستینی چارەسەرکەن چکە پێشتریش باز لەوە کرا چەند ساڵی حەماس بێدەنگ و گوایە باسییان لەوە دەگەت حەماس ناوێ شەرکاتە و پلانەی بەدەستەوە بڵێن ئەزانی چۆنە ئەوان ئەوەی کە من تێگەم لێرە ئەگەر لەو پڕی ڕازگۆ بن ئەوەیە کە ئەو منطقەیە بکەنە شوێنێکی خۆشگوزەرانی سیاحی خەڵکێکی بێچەکی تیابێ لە کۆتاییشە بە قەرارێ بە بڕیارێکیش ڕەبتێکەن بە ئیسرائیلەوە ئیسرائیل حتمن زاڵە بێ بەسەریا و ئەم بابەتانە یا هێزێکی تیابێ پاشخۆی ئەوانە بێ بەڕاستی من مامۆستا لەوانی ڕێیشی هەبوو بێ من تا ئێستا نازانم بەڵام ئەوەی کە لە حەماس تێگەی بەم شێوازەی ئێستاکە منی واتەوەخۆ ئەەکەم یعنی قوبولی نەکە حتمما داوای دەستکاریەکە گۆڕانکاریەکە چونکە ڕوونەڵێ ئەگەر ئیسرائیل ڕازی بوو ئەو کاتە لە دوای هەفتا و ئەبێ حەماس فڵانشت بکە ڕێینەکان و بارمتەکان تەسلیم کاتەوە و مردوو زیندویان و ئەو جادوای ئەمە با بڵێن ئیسرائیل 250 کەس لەوانەی حکمیان بەسەرادراوە 1600 کەسی تری ئەوانەی کە لە شەڕەکەی غەزاک گیراون بەربدا یعنی وە بڵێ شتەکە ڕێک بە کاڵایەکە بۆ باڵای ئیسرائیل کراوە بۆی خواستەکانی وەگوتم ئەوەی بە شەڕ نەکراوە جێبەجێکەوە دوای ئەوەش ئەگەر هات و حەماسیش قبولی نەکە بڵێ ئەوەتانە ئێوە ناتانەوێ و ئێمە پێشنیاری پرۆژێکی لەو جۆرەمان سپاس دەکەم کاکتۆر محەممەد بین و خزمەت بەڕێزت سەبارەت بم بڵێن سیاسەتی ترامپ بە تایبەتی بەرامبەر بە غەزە چۆن دەبینی خۆی بەردام وەکو کەسێک کە جەنگی ڕاگرتووە کە داوای ئاشتی دەکا بەڵام ئێمە دەبین لە پاڵ ئەو جینۆسایدێ اینجا لە خۆتە ناگەدان لە کۆمەڵێکی ژنێتەوەکتۆکان 143 وڵات دەنگیاندا بۆی کە دەوڵەتی فەڵەستین دروست بێتن لەسەر خاکی خۆیان و چارەسەری دوو دەوڵەتی بەڵام ئەمریکا خۆی بمەش هەر ڕازی نەبوو دژایەتی کرد ینی لە پاڵ ئیسرائیل وەستا والله خۆی ئەگەر بینە حقیقت تەماشای ئەو خاڵانە بکەین هەموو ئەو خاڵانەی کە لەوێ لە ناو ئەو هێنەیە هەیە حقەتەن ئەو 21 خاڵە خاڵی زۆر کەمی تێدایە کە لە مەسلحە لە هەر لە سەرەتاوە تەماشا دەکەین باسی ئەوە دەکا با بڵێن کۆتای هاوردن بە سیلاح لە قوتاعی غەزەشە نەک بەستەنها لە با بڵێن لە غەزە و لە قوتاعەکانی کەش لە شوێنەکانی کەش دەبێت چەک نەمێنێت کە چەک نەما باوەسی خۆی ئەتوانێت تەسەڕف بکە تا ئەم ساتە وەختا و هێز و قوتەی کە حەماس هەیەتی و ئەو مقاومەی کە حەماس هەیەتی گەیشتۆتە ئەوە کەوە لوتی ئیسرائیلەکان بشتێنێ ڕاست قوربانیەکان زۆرە کەم نییە بەڕاستی بەڵام وەرە تۆ تەماشا کە هەر لێرەدا یعنی خاڵ بە خاڵ لەگەر ئێمە تەماشایکەین لەوانەیە ینی زۆر بەرێ لوژنەیەکی فەڵەستینی و کۆمەڵی خوبەرا لەوێ دێن با بڵێن خوبەرای اقتصادیین و مەسایلیکە دوای ئەوەی کە حەماس چەکدانێ ئۆمانەدانێ و بە سەرپەرشتی ترامپ خودی خۆی ینی ترامپ خۆی ئیتر کولفی الکولە کە ئەنەما ئەمە وەکو ئەڵێ مەزرعەیەکە بۆ خۆی کە بە لە تەژبی مەزرعەیەکە کڕیوێتی و باوەسی خۆی تەسەڕفاتی تیادا دەکا کێدا ئەنێ
تەنانەت تۆنی بلێرێکدا اقتراحەکە کە سەرۆک وەزیرانی بەریتانی بووە ئەو با بڵین بیما معنا حکمی ئەو منطقەیە بکە لەگەڵ کۆمەڵێک ئەعوانی خۆیانن لەوەیە لە فەڵەستینەکان و بە ئاشکراشە لێ ئیقصا تام لحركة حماس ئەبێ بە کولیەن دەوری نەمێنێ نە دەوری سیاسی بمێنێ نە دەوری عسکەری بمێنێ و بە شێوازێکش هیچ حکمێک حماس نابێ بیکە و ئەمە یعنی چ مەسئلەیەکە یعنی هیچ یعنی من قەنەعەتمەیە یعنی ئەگەر حماس بەمە ڕازی بێ يعني وەک ئەوە وایە وەکو من آخر شت کە گوێم لێ بوو لە یەکێک لە قیادەکانیان دەڵێ حماس ئەگەر بەمە ڕازی بێ معنای وایە يعني خۆی بەدەستی خۆی کوژێ لە کاتێکە من قەنەعەتمەی بەمە ڕازی نابێ بۆیە ئێستا و حیوارەی کە هەیە هەواڵگری میسر و هەواڵگری با بڵێن تورکیا و لە هەمان وەختیشە قەتەریەکان لەگەڵ حەماسە قیاداتی حەماس کە لەوێ مناقشاکەن قەنەعەتم نییە بگەنە ئەو نەتیجەیە ئەمە ئەگەر تعدیل نەکرێ ئەم خاڵانە قابلی قبول نییە بۆ تەطبیقکردنیش چونکە ئەوان بە ئاگر و ئاسندایانە ئەمە پیلانێکە نەک پلانێکە پیلانێکە وەکو کاگتۆر زۆر جوان باسی کرد ئەمە پیلانێکە ئەوەی کە بە جەنگ بۆیان نەکراوە بە مخابراتی بۆیان نەکراوە بە تەکنۆلۆژیای هەموو دنیا بۆیان نەکراوە ئەوان ئەوێن بە شێوازێ بە لە شێوازەکانی کە حماس تسلیمی سلاحیکە یعنی حماس تسلیمی سلاحی کردی یعنی چی ئەی باشە ئەو هەموو تونێناڵێ هەیە کە هەیە ئێستا بە هەموو تەکنۆلۆژیەکانیان خۆیان بە زمان حاڵ خۆیان ئەڵێن بەقەدەر غەزە و دوو ئەوەندەی غەزە ئێستا تونێل دروست کراوە تەنانەت نەگەیشتونە بە دیلەکانی خۆیان بە کوژراوەکانی خودی خۆیان مەیتەکانیان ئەمە مەسئلە گەلێکە بە حەقیقەتەن من بە دید و بۆچیم وەکو وەهمێکە ئەمە ئەیکەن شێوازێ لە وەهمە ئەوەی کە ئەوان کردویانە مناڵ کوشتن و ئافرەت کوشتن و ماڵ وێرانکردن و ئەوە بەڵام وەکو بینی بێتمان یەک ئەندامێکی حەماسیان گرتبێ هەر بە دیل گرت بێتیان یان کوشتی بێتیان غەیری ئەو مجاهیدەی کە بە تیارەکە لێدا درونەکە یەک کەسمان نەبینی و خۆی تەسلیم کرد بێ ئەمە مهمە زۆر یعنی بە تەکنۆلۆژیای مخابراتی دنیا بە مخابراتی دنیا هەمووی بە عەدەسات هەمووی لەوەیە نەیانتوانیوە ئێستا هەروە بە ئاسانی حەماس لێ هارێەوە سلاحەکانە و فەرمووی بیبەن بۆ خۆتان چی لێکەن و لێ بکەن ئەمە منطق نییە قوتەیەکی زۆر پاشی لە خۆکە وەکو یەکێ لە مامۆستایان وابزانم مامۆستاین بوو باسی کرد مامۆستا سامان بوو هەر خۆی ئەم نەخشەیە خۆی لە ئەساسا مردووە و لە ئەساسا شکستی جوولەکە و استیکماری عالمی هەمووی پیشانەدا ینی مخابراتی عالمی ڕەسمالیەتی عالمی ئەو دەوڵەتە زلهێزانە فەشەلیانی پێ هاتووە هاوردووە وڵاتێکی بچووک چەند ملیۆنێک ئەوەی کە هەیە بەس لە مەدەنیەکانە لە مستەشفاکانە کا بەرامبەریان کە کاتی ئەمڕۆ هەر ئەمڕۆ بەرامبەر لە نقطەی سفرەوە شەڕەکەن لەگەڵیانە ئەوان لە تونێڵەکان دەرەچن و شەڕەکەن تەحەدایان ئەکەن ئەمە مەلحەمەیە کە من حتا ئەڵێم یعنی تۆ تەسەور کە سەحابەکانی پێغەمبەرەکەوێتە بەردەمان ئەوان مردنیان اختیار کردووە و وەکو شیت خەتاب محمود شیت خەتاب ئیشارەتێکی هەیە لە بین القيادة والعقيدة والقيادة إشارة بواك عليه عقيدة شركة تكنولوجيا أمروش أو تا إفلاسي كد برامبر عقيدة وبيرو باور بوي صحابة كاني في غنبر ما عندنا تويات لبر أوا إما بعواطف قسناكين بلام أمريكا هي أما إثباتها هر دانشني إستا حماس لقل أو لجنانية كإستا وشوار كسر جهة دانشن لقل يكتريا أما قولترين سەرکەوتنە ئەوان ئیشارەت بەواکەن لە یەکەمین دەقەوە ئاگربەست دەکرێ ئیسرائیل خۆزوو ئاگربەستی هەبوو کەی ئیلتیزامی بە ئاگربەستەوە کەی پەیوەستە بە ئاگربەستەوە ئەوەی کە بە شەڕ نەیانویستونیان دەستیان نەکەوتو ئەوان ئێستا ئەیانەیە بە پلان دەستی کەوێ بە پیلانێک دەستیان بکەوێت لەبەر ئەوە من تەسەور ئەەکەم ئەمە شعوری دنیا هەموو ڕاکێشێ بۆ خۆی وتەنانەت ئەو مۆڵەتەی کە دەڵێ من 3 ڕۆژ تا 4 ڕۆژ مەجالم داوە ئەوە ئەسڵەن هەر قسە نییە یعنی کە ئەمە مەجبوریانەکە ئیلابی ئەمە بکەن ئەگەر نەیکەن تەواو بن بەڵێ بۆیە بەڕاستی ئەمە فەشەلێکی گەورەی ئەمریکایە غەربە نیظامی عالەمی تازەیە کە بەرامبەر دەوڵەتێکی بچکۆلە ئەمەش عەزیمەتی هەموو دەوڵەتە ئیسلامیەکان تەنانەت هەموو عالەمی ئیسلامی و بەشەریەت ئەجوولێنێت بۆیە ئەمە گەورەترین سەرکەوتنە کە دێن بەس دەڵێن حەماس ڕازی بێ سبحان الله
سپاس دەکەین کاکتۆر. دەیوت حماس نەماوە ئێستا دەڵێ بەس حماس ڕازی من لێرە بەڵێ یعنی معنای حماس ماوە. بەڵێ سپاس دەکەم دێمەوە خزمەتت لەگەڵام بێنیەوە کاکتۆر سپاسی جەنابەت دەکەن دێمەوە خزمەت مامۆستا سامان ویست باسیەوە بکەی ئەگەر بڵێن غەزە بکەوێ لێکەوتەکەی چی دەبێ ویست باسیەوە بکەی و ئەگەر سەرکەوتوش بێ ئێمە بە هەردوو بژاردەکەیدا قسەی لەسەر بکەین. ئەگەر چینە سەر مەبدەئێک ینی پرسیارێکی جەوهەری ئەم ململانیە چیە لە ناوچەکەیە باش یعنی پێویستە کا بەم هەموو خوێن ڕێژیە ئەوەی کە ئینسان بە ئەزمون و بەو تێگەیشتنەی کە لە ئیسلام هەمانە و لەو تەوژمەی کە ئەوێت تەبەنی ئیسلام بکە بۆ هەستانەوەی ئومەت دژایەتی ئیسلامە جەوهەری ئیسلام یعنی ئەگەر ئاوا ڕاست بێ ناوی بنین الئیسلام النەبەوی ئیسلامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چونکە ئێستا ئیسلامی فەڕەنسیمان هەیە ئیسلامی ئەمریکیمان هەیە ئیسلامی ئیماراتیمان هەیە و تەوژم و تەیاراتی تریش هەن کە هاوتەری بن لەگەڵ سیستەمی نوێی جیهانی و لە خزمەتی ئەو پرۆژن. ئەگەر ئاوا سەیری کەین یان توانین بڵین حەماس و هەر بزوتنەوەیەکی ئیسلامی سیاسی تر کە تەبەنی ئیسلام ئەکا وەکو مەرجەعی ژیانکردن و دەستور ئەو مستەهدەفە بە ئامانجەگیرێ. منەبێ ئەم پایامە لێرە بگەێنم بۆ هەموو خوشک و برانی دیندار و مولتەزیم وەی کە گوێی لێمانە یعنی ئەم سیستەمە نوێی جیهانی کێشەی نییە لەگەڵ تەدەیونی شەخصی خواپەرستی بکەی و ینی هەمان نظامی کەنیسەیە ینی مامەڵە لەگەڵ کەنیسە چۆنە ئێوێ بکە لەگەڵ ئیسلامی شاوا بکە نوێژی خۆ بکە و عیبادەتی خۆ بکە و بڕۆ کەنیسە و ڕۆ بۆ ماڵ ئەمیش پێتەڵێ بچۆ مزگەوت و دەوری تەحفیز بکەرەوە مەراکزی داوەت هەبێ بەڵام ئەوەی کە ئەبێتە مەرجەعی دەستور ئەوەی کە قانون دەرەکا ئەوەی کە قەرار دەرەکا نابێ ئیسلام بێ. جا ئەم سیستەمە نوێی جیهانی کە ئێستا ئەگەر وایە ناکەین بڵین باڵاترین بەرهەمی عەقڵی ئینسان کە بچراوە لە ئاسمان لیبرالیزمە بۆ ئەم سەردەمە کۆمەڵی قیەمی داهێناوە ئیتر بە جوان و ناشرینەوە ئەو هاتووە ئەمەی بە بەدیل دانا ئەو بۆچی ژوا ئەڕوانێ ئەنی سیستەمەکە خۆی هەر لە ئەسڵا یعنی لە چۆنەڵی لە پێناسەیەکەوە گەیشتووەتە ئەم نەتیجە پێناسەکەی وایە بۆ دینەڵێز دین زادی بیری ئینسانە لە سەردەمەکانە خۆی ئینسان بەرهەمێنا و عەقڵی ئینسان لەبەرەوە قابلیەتی ئەوەی نییە تەداخلی ژیانی کۆمەڵگە بکە بەڵام تۆکو فرد کە کاتێک دوای ئیسلام ئەکەوی ڕێزی لێ ئەگرێ جا ئەو ڕێزە ئەوەیە کە باسی ڕێزەکەن یعنی ڕێز لە قەراری تۆ ئەگرێ بەڵام ڕێز لەوەت ناگرێت کە تۆ بڵێ ئەم قورئانە لای خواوە هاتووە و مەعسوومە و ئەبێ بێتە سەرچاوەی قانون و دەستوری من ئەویش ئەزانێ ئەمە سەر بگرێ یعنی ئینتیهای ئەوان وە کۆتاییش خۆیان کۆت لە بواری عەمەلی یعنی ئەو هەموو بەڵای هێنایانە بەسەر کۆمەڵگەکانە تام ئەخیرانە ئەگەینە بابەتی هاوڕەگەزبازی و LGBT و نازانم Q+ یعنی دنیاە ناویان دروست کردووە لە بابەتی چۆنەڵی جۆری جێندەریە ئەوەش فەشەلی ئەم پرۆژەیە فەشەلی لیبرالیزمە ئیسلام تاکە بەدیلە ئێستا حەماس و حرەکاتی ئیسلامی چونکەم کاڵم غەزە بکەوێ زۆرشتی ترەکەوێ لە دوای کەوتنی غەزە ناوەستێت و قەزیانە بۆ نمونە دینێکیان هێناوە بە ناوی دینی ئیبراهیم ئەگەر ڕاست بێ ناوی بنین ناسخی ئیسلام ئەگەر ئیسلام ناسخ بوو بێ هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره الكافرون باشا ئێستا ئەم دینەی هێناویانە ئەمەش ناسخی ئیسلامە یعنی چۆنەڵی تێکەڵەیەکی نامەنطقی ناعەقلانی دژی ئیسلام هاتووە لە منطقی کە کاتی غەزە ئەکەوێ ئەوان دەمێکە یعنی ناتەنەهۆ زووتی ئەبێ دەستکاری پەروەردە بکەین و ئەژزانی لە عالەمی ئیسلامیە یەکێک لە سعودیە دەستی پێکردو لە زۆر وڵاتی تر ئەبینین یعنی ئامانج گۆڕینی پەروەردەی ئیسلامی جا ئەم ڕێکخراوانە کە ئەوتم باسی ڕێکخراوە ئیسلامیەکان لە دوای کەوتنی ئینشاڵڵا ئەوە نابینین بەڵام ئەگەرە وانە لە دوای کەوتنی غەزە من بڕوام وایە حرەکە یعنی ڕێکخراوە مەدەنیە ئیسلامیەکانیش کە و دژی حزبی ئیسلامین و دژی سیاسەتیشن ئەمانش مقەیە دەکرێن بە کۆمەڵێ مەرجەوە ئەو مەرجانەی کە چۆنەڵی دینی ئیبراهیمی ئەوێ بیکاتە مەرجێکی گشتی لە خوێندنە و لە حکومڕانیە لە مامەڵەی حکومڕانی لەگەڵ هەموو ڕێکخراوەکان بۆی قەناعەتم وایە کەوتنی غەزە دووبارەی ئەکەمەوە کەوتنی زۆر شتە کەوتنی قیەمە بەڵام غەزە ئێستا سەرکەوتنیان ئومەتەیە
یەتەوە ساحەکە زۆر بە گەرم و گوڕی بە ئیزنی خۆ. خزمەتت مامۆستا کاک دکتۆر بینی سەر جگە لەو بڵین پرۆژەی بڵین لەو پیلانی ترامپ مەسلەی دەوڵەتی فەڵەستینی هەبوو هاتەوە سەرباز پێدوایەوەش بەرهەمی 7 ئۆکتۆبەرە کە دووبارە دۆزی فەڵەستین هەرچەندە بڵند چارەسەری دوو دەوڵەتی هەر لە سەر خاکی داگیرکراوی فەڵەستین ڕەنگە نێتە دی و ڕەنگە لە بەرژەوەندی کۆی گشتی فەڵەستینیەکانیش نەبێت دەوڵەتێک دروستکەن لە خزمەتی ئیسرائیل دابێ ئەوەش هەر ئەگەر دۆزی فەڵەستینیەوە هاتوتە بەرباس هەر بەرهەمی 7 ئۆکتۆبەرە. بڵێ خۆی لە ڕاستیە دووسێ شتێ گرنگە یەکیان ئەوەیە حەماس تیاژ بچێ غەزەش بکەوێ بەڵام بەڕاستی منوازانم فەڵەستینیەکان بە کۆی گشتی سەرکەوتوو ڕاستە زۆر زەحمەتە زۆر قورسە ئەو هەموو قوربانیە و ئەو قوربانیەش هەندێک کەسەڵێن یعنی یانوێ بڵێ باشە ئەمە بۆ کرا بۆ بەم نەتیجە گەیشت بەڵام ئەوان لەبییان چووە بپرسن شەڕ یاسای خۆی هەیە ڕێسای خۆی هەیە گریمان حەماس هەڵی کرد بەچی یاسایەکی زەمینی و ئاسمانی ڕێگە پێدراوەت و هەموو خەڵک ئیبادەکەی خەڵک پرسیار لەوە ناکە یعنی خۆستەمەکە شەر لە 7 ئۆکتۆبەر و دەستی پێ نەکردووە بەڵێ شەڕەکان بڵێ کاردانەوە لە 1940 جوولەکە بێتە فەڵەستین بیەنە فەڵەستین بۆی ئەوروپیەکان خۆیانی لێ ڕزگارکەن خۆیان لە جوولەکە ڕزگارکەن فەڵەستین لە 3 زەوی و خەڵکی جوولەکە بووە ئیتە تۆ بیرکەوە لەوەی ئەوەی لە هەموو دنیاوە هاتووە لە هەموو ڕەگەزەکانی تایە کە هیچ نەبێنیوەی غەیری جوولەکەی ئەگەر بە ڕێگەی تر بوو بێ بە جوولەکە و بە بڵێن بەجوو ئێستا زیاتر لە سەڵانەوەتیان کۆنتترۆل کردووە داگیر کردووە بەسم ئەوەیە جارێ وەگوتم ئەگەر حەماسیش و ئەگەر غەزەش بکەوێ ڕاستم ئەساتێکی گەورەیە کارەساتێکی گەورە بێ لە ڕووی مرۆییەوە لە ڕووی تقریبەن هێزێک ئەوێ داکۆچی لە میلەتی خۆی کە بەڵام فەڵەستینەکان هەر سەرەکە دوای حەماسی تر دروست نابێ حەماس وەکو فکرە وەکو پەروەردە لە ناودەچێت کۆتایی پێنایە چونکە ئەوان لە ڕووی معنەویەوە هەیبەتی ئیسرائیلیان شکانوە ئیسرائیل نابێتەوە ئیسرائیلەکەی جاران چکە شەرعیەتی لەدەستدا باری معنەوی بە جۆرێکی لێهات کە جاران پشتگیریەکی گەورەی لەسەر ئاسی گەلانی ئەوروپی و هێزە سیاسیە نێودەوڵەتەکان وڵاتان هەبوو ێستا هەندێک لە وڵاتان نبینی کە لە نەتەوەی گوتوکان سەرۆکەکانیان چۆن قساکەن کۆمەڵە بڕیاری ترەدەن چۆن بڕیارەدەن ئەو هەموو ئەوان ئەمە لەلایەکۆ لەلایە تریشەوە خۆ دنیا هەروە نابێ ئێمە لە مێژووە هەر ئەو فەڵەستینەی بینی جاری وا بووە 150 ساڵ بەدەست خاشپەرستەکانەوە بوو ئەمانێشتر تازە سەردەمێکی برە سوڵتان سەلاح الدینی خۆمانەوە بەڵێ ینی سوڵتان سەلاح الدین دوای ئەوە لە دەستی خاشپەرستیەکان لە دوای سەلاح الدینیش فترەیە کەوتە بندەستیان و باڵین بەڵام لیان سەنرایەوە بەبەسی من ئەوەیە ئەمان لە ناو بەحرێک لە دانیشتوانی موسڵمان لەم ناوچەیە ئەگەر بەم عەقڵیەتی پاکتاوی ڕەگەزی و عەقڵێتی ژین وەساید و گوڵەی لە ناو بردننی گەلێک مامەڵە بکەن و 100 ساڵ ئەمریکا بەرگری لێکردن 200 ساڵ وڵاتانی تر بەرگری لێکردن دنیا هەروە نابێ گۆڕانکاری ڕووەدا بۆیە ئەگەر ئەوان تۆزێ ژیری و بەرژەوەندی خۆیشیان بوێ ئەبێ بیر لەوە بکەنەوە دان بنێن بە دەوڵەتی فەڵەستینیە و دان بنێن بە مافی خەڵکی فەڵەستینیە لە بوون لە ژیان لە دەوڵەت خۆ ئێمە بەڵام ئەوشیان قبول نیکەوتورێس ئەمریکا و ئیسرائیل تەنات قبولیان نییە بۆن بەسەر خاکی داگیرکراوی فەڵەستین ئێستا دەوڵەتێک بۆ ئیسرائیل و جوولەکە هەیە لەسەر خاکی داگیرکراوی خۆیان دەوڵەتێکیانە بدەیان ئێستاوەشیان قبول نییەوەیە بەڵێ ئێستاوان ئەگەر بۆیان بچێتە سەرباسی ئیسرائیلی گەوراکەن ئیسرائیلی کوبراکەن نیلی لە الفورات یعنی ئەوە شتێکێکە لە پلانەکان بە ئاشکرا ئەیڵێن یعنی باز لە داگیرکردنی کۆمەڵێ ناوچەی وڵاتانەکە کە بەشێکی عێراق و تورکیا و سووریا و میسر و لوبنان و ئەوان نەگرێتەوە ئەوان بەڕاستی ئیفساد دەکەن لە ئەرزە بە تعبیرە قورئانەکەی ینی ئەمە چۆنەڵی بەدڵنیاییەوە بۆیان ناچێتە سەر ڕاستە ئێستا زەمانەکە زەمەنیەوانە چکە هێزە گەورە نێودەوڵەتەکانی وەکو ئەمریکا و ئەوروپیەکان لە پشتەوەی بەڵێن ئیسرائیل و داعمیەکەن بەڵام ئێمە وەکو مێژووی مرۆڤایەتی سیرکین هیچ کاتێک نەبووە 500 ساڵ بەڵێن هێزێک ئەوە بێ هەر لە بینی 100 ساڵێکە کۆمەڵە گۆڕانکاری بووە
ئێستش تقریبا وا نزیکە بێتەوە لە ئەو بەرەو 100 ساڵا ڕووین دڵنیام بەم عقلیەتەوە ئیشکردن کۆتایی بە خۆیان هەیە و ئەمە خۆشیان دانی پیان هەندێکین ناوبڕێکمان هەیە دوای دێنەوە خزمەتان کاکتۆر محەممەد کە جنابیشی لەگەڵمان بینی انشاءالله سەری سعات دوای ناوبڕێ دێنەوە خزمەتە قسەی زیاتر لەسەر غەزا و دوای 7 ئۆکتۆبەریش هاوسۆزی خەڵکی کوردستان یاخود ئەو پرۆسا شتێک هاتە ئاراوە ڕوخانی ئەسەدیش بڵێن دوای 7 ئۆکتۆبر چی بۆ کوردیش تێدا بوو دێنەوە خزمەت بەڕێزیت بەڵێ بینیران سەری سعات دێنەوە خزمەتان لەگەڵمان بمێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان درێژە بە بەرنامەی ئەمڕۆ دەدەین بۆ قسەکردن لەسەر شەڕی غەزە داهاتووی غەزە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر فاتح سەنگاوی مامۆستا سامان ڕەباتی و دکتۆر محەممەد بازانی کە لە هەولێرەوە لەگەڵمانە کاکتۆر بینیوە خزمەت بەڕێزت باسی نەخشەکەی ترامپت کرد و مەسەرەی غەزە و ئەوانە بەڵام ئەگەر بینە سەرەوەی کە ئیسرائیلیا قوارەی زایونی لە ماوەی ڕابردوودا کۆمەڵک نەخشەی هەبوو وەکو نەخشەی ئیسرائیلی گەورە وەکو ڕێکەوتنی ئیبراهیمی وەکو ئاینی ئیبراهیم وەکو ڕێڕەوی داوت پێ دوای ئەوانە سەر بگرن سەرەتا جارێکیکە بەناوی خوا ڕاستیدا لە ساڵی من 99 دیراستێکم نووسیەوە بەحثێکم نووسیەوە دەربارەی استراتیژیەتی ئیسرائیلی مستقبلی بین استراتیژیەت الضم و استراتیژیەت التفتیت لە سنتەری هودایە ئەو سەردەمە واتە استراتیژیەتی ئیسرائیل لە نێوان استراتیژیەتی لکاندن و پەرتەوازەکردن پەرتکردن خۆی لە ڕاستیدا هەوڵ و تەقەڵای ئیسرائیل ئەوەیە لە ساڵی 1982 جەمعیەتێکەیە بە ناوی جەمعیەت شوبان اليهود ئەوان ئیشارەت بەوە دەکەن ئیسرائیل منطقەیەکی بچکۆلەیە ئەگەر قیاسی کەین بەو دوژمنانەی لە دەور و پشتێتی ئەبێ نەخشەیەکی استراتیژیمان هەبێ بۆ ئەوەی کە ئەو دەوڵەتانی لە دەوری ئیسرائیلە پارچە پارچەیان کەین بە ئاشکراش ئیشارەت بەوە دەکەن یەکەمیان ئیشارەت بە عێراقەکەن ئەو بوو کە بە کۆنفیدراالێتەکە باسەکەن و ئەبێ بێتە لای کەمەوە سێ پارچەوە عێراق پارچەیەک بۆ کورد پارچەیە بۆ شیعە پارچەیە بۆ سوننە سووریا بە هەمان شێوە میسر بە هەمان شێوە تەنانەت حتا باسی سوودانەکەن ئەبێ سوودان جودا بکرێتەوە لە میسرا و فعلیش جەنوبی سوودان کرا و هەوڵ تەقڵاشیانەی لە سووریاش تەنانەت ئیشارەتێ بۆ دەکەن دەبێ مەلیکێ بێ بۆ سعودیا ئەو مەلیکە دارخورماکانی با بڵێن مەدینەمان بۆ بگەڕێنێتەوە کە لەلایەن محەممەدەوە صلى الله عليه وسلم ئەوان کە باسی محەممەد دەکەن کە دەست گیرا بەسەریە واتە ئەبێ کەسانێک بێنین دروستی کەین و لەوێ دای بنین من ئەم قسەیەم لە ساڵی 2023 لە تاران بووم ئەو وەختە ئێزگەی تەلەڤیزۆنی زوتنەوەی با بڵێن تەلەڤیزۆنی سەحەری ئێرانی عەرەبی مقابلەیەکی منیان کرد پێش ئەوەی کە لە منطقەی خورماڵ و بیارە ئەو منطقانەیە بدرێ وتیان مۆزوعەکە چی وتمەم استراتیژیای ئیسرائیلی هەیەتی ئەوە بوو قۆنسڵیە سەفارەی سعودیە ناردێن بە دۆمە لە ڕێگەی مەکتەبی علاقاتی بزوتنەوەی ئیسلامی ئەو سەردەمە بە یەکەوە ڕۆیشتن چوین بۆ ئەوێ وتیان حەز دەکەین داوەتێکی ئەم زەلامە بکەن قسەیەکی زۆر خەتەری وتووە کە دەڵێن مەلیشە دروست ئەبێ لە سعودیە فعلەن دانیشتین لەگەڵیانە کە چوین بۆ ئەیە وتیان ئەمە لە کوێ هاوردووتە وتمەوە ڕقم و سەفحەی ئەوە کە ئێوە ناخێنەوە ئێوە ئومەی ئیقرائین بەڵام بەداخەوە ناخێنەوە من وەکو باحیت و تێژەرێک ئەو قسانم کردووە ئەوە نەخشەیانە لە داهاتووە فعلەن ئەوەی کە ئەو وەختە ئەو نەخشەیان بوو ئێستا بە ئاشکرا نەتەنیاهۆ بە ئاشکرا ئیشارەتی بۆ خەریتەیە کردووە ئەو واقعە بۆیە ئێستا کە دەوڵەتە عەرەبیەکان و دەوڵەتە ئیسلامیەکان هەمووی دەترسن تەنانەت لە زمانی ئەوەیە با بڵێن ئاوی جۆگەی سێحۆن و جێحۆن و ئاوی فرات و دیجلە کە سەرچاوەکانی لە تورکیاوە دەست پێ ئەکا ئەوانەش دەبێ بکەوێتە ژێر دەسەڵاتی ئەوانەوە و ئەمەش نەخشەکەیان بە ئاشکرا دیارە و بە ئاشکرا دەڵێن هەر عەردێک پێی جوولەکەیەکی بکەوێتە سەرەوە عەردی ئیسرائیل ئەگە پێیان خۆش بیان پێیان خۆش نەبێ واتە استراتیژیەتی ئەوان استراتیژیەتیشی ئەمڕۆ نییە هی دوێنێکەش نییە بەڵام ئەمەی حەماس وێرانی کردن
بەڵێ ئەوەی حەماس وێرانی کردن ئەوەی کە من تێگەم حەماس ئێستا بەڵێ کاکتۆر حەماس ئێستا بەڕاستی توانیتی ئەو نەخشەیە کە هەیە ئەو نەخشەیە بشکێنێ بەڵێ بۆیە ئێستا هەموو دەوڵەتەکان وریا بوونەتەوە بۆ نمونە مەتەلەن ئێستا تورکیا گەورەترین تونێڵ لێدەن ئەوانیش بۆ ئەوەی جێگەکان ئەگە تووشی شەڕێبوون چونکە بە ئاشکرا بەڵێ با بڵێن نەتەنیا و ئیشارەت بە تورکیاکە بێجگەلەوە ئیشارەت بە سعودیاکە ئیشارەت بە کوێتەکە ئیشارەت بە عێراقەکە ئیشارەت بە هەموو شێکە یعنی لە نێوانی فرات و با بڵێن نیلە ئەو منطقەیە بە ئەردی خۆی زانێت تەنان سەحرای سینا بە ئەردی خۆی زانێ ئەڵێ موسا کە لە میسر بووە معنایی بەنی ئیسرائیلە بێزیەوە لە قودوس بۆیە ئەم خەتەرە ئێستا هەموو عالەمی ئیسلامی و عەرەبی گرتووەتەوە بەڵێ بە نەزەری من ئەم بڵێ بەڵێ ینی پێ دوایە ینی ئێستا لە بەردەم ئەم کۆبوونەوەی ئەم جارەی کە عەرەبەکان کۆبوونەوە بەڵێ غیرەتیانی تۆزێ جوولان ئەترسن لەوەی میلەتەکان هەمووی هەڵسێ میلەتەکان هەمووی هەڵسێ ینی زینوبوونەوەیە کە ئێستا لە عالەمی ئیسلامیە خوای تەبارەکە و تەعالا معجزەی ئێستا غەزەیەکان معجزەی ئەم عەسرەی ئێمن بەڵێ معجزەی حەدیسەکانی پێغەمبەرن معجزەی ئاەتە قورئانیەکانن لەبەر ئەوە بە تەسەووری من کە وەکو پێغەمبەری نازارە فەرمێ إن الله زوالي الأرض فرأيت مشارقها ومغاربها وإن ملك أمتي سيبلغ ما زوي منها مشرق ومغربي بشان دام بەڵێ وأم ديني خوايا أم حكم الرشيد أبي هم سر عرض بقريتوا بعز ذليل وعز عزيز وبذل ذليل هو حديثك صحيحة ككاتي حضرتي عائشة فرسياري كد يا رسول الله كم آيات أخواره هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله فرموا يا رسول الله أما تشيه من وان تصورك البدورج فرموا بعزيزي همو شينك أبي بيتنا وم إسلاموا يان بعزيزي كعزيز بن يان بزليلي كأبي بو حكم الرشيد قبول كان بلام أمريكا إسرائيل كردي بتصوري خوي همو يسي أو حديثانة بيشيلك بلام إستا جيل دروز بولا همو دنيايا وتنانت حكامك دروز بوا إن الله يؤيد هذا الدين برجال لا خلق لهم إستا تماشاكا أو اندي أجنبي كان ومسيحي كان أو اندي حتى مشركة كان لزور شينا أو عبدي صنمشن تماشاكي ناحية إنسانيتي أنا همو جولاوة واتا أم معجزة طازي كهيا كمعجزة غزية كبيغمبري نازار باسيانكا باشكرا باسيانكا بيغمبري نازار استوى تحقيق بلا بردم تشاوي إيما باشا إيما بلين أو شعبي غزة هم يرويش قتل أصحاب الأخدود النار ذات الوقود وهم عليها قعود وهم ما يفعلون بالمؤمنين شهود سركو قولتين سركو تنبو أما يغزشك حتى أو شهيداني كشهيد بنا قولتين سركوتني أنا أمرو دسكوتوا وعالمي إسلامي وعالمي بشريتي أمرو ينزينو كردوا أو تا جمسري كدروس تبيه أقادار جمسري الصين دروس تبيه سين اقتصادي شي عملاقة هاتوتا ميدانوا بەڵێ وزۆربەی زۆری دەوڵەتەکان ئەو پێنج دەوڵەتە عملەی تازە دروستەکەن وەکو باسم کرد لەبەر ئەوە برایانی ئازیز و خۆشەویست ئەمەی کە ئەمڕۆ ئێمە ئەیبینین نزیک بوونەوەیە لەو خلافە ڕاشیدەی کە دێ ئینشاء الله تعالی ئێمە بەو نەزڕەیە بێ تەماشاکەین ئەم خێنانە بە هەوەنتە ناڕوا حەدیسەکانی پێغەمبەر باسەکە باسی ئەم خێنانە هەموو یەکا کە جوولەکە چیەکا و چی ناکا و چۆن دەوڵەتەکان گەورە ئەبێ دوای چۆن ئەڕوخێن بیدای ڕوخاندنیانە حاخامەکانی خۆیان ئەڵێن بیدای ڕوخانینی جوولەکە ئێستەیە لەبەرەوە ئەمە هیوا ئاواتێکی گەورە زیندووبوونەوەیەکی گەورەی دا بە عالەمی ئیسلامی بەرامبەر ئەمە تەکنۆلۆژیای مسلمان چیەکە مستەضعەفە ئێستا بەڵام ئێستا وانە ئێستا هەموو عالەمی ئیسلامی لە غەلەیانایە و ئینشاء الله ئەو نەسرەتە و ئەو حکمە ڕەشیدە ئینشاء الله تعالی هەنگاوەکانی ئێستا سەردایە دێنەوە خزمەت هەنگاوەکانی ئێستا ئینشاء الله بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاکتۆر یەک خاڵم ما ئەگەر زەحمەت نەبێ یەک خاڵ فەرموو کاکتۆر هەر لەو پرۆژەیە برایانی ئازیز و خۆشەویست لە پرۆژەکەیە دەڵێ ئەگەر حەماس ڕازی نەبوو ئەگەر حەماس ڕازی نەبوو یعنی چییە بێ سەرکام سەرکەوتنە
دەڵێ ئەگەر حەماس ڕازی نەبوو ئەو شێنانەی لە ژێر دەستی ئیسرائیلایە جوولەکەیایە سوپاکانیان وردە تەسلیمی چی ئەکرێ؟ تەسلیمی ئەو با بڵێن ئەو حکومەتە موەقەتە بە زمان حاڵ ئەکرێ و وردە مساعدات و هەموو شتەکان دێ بۆیان واتە ئەمە بە زمان حاڵ دەڵێ ئەگەر حتا موافقش نەکا وردە ئەو ئینسیحابە ئەبێ ئەمە گەورەترین فەشەلە بۆ ئەمریکا گەورەترین فەشەلە بۆ غەرب گەورەترین فەشەلیشە بۆ ئیسرائیل و نەتەنیاهو ئەوە لە خاڵێکایە عەرەبەکەی من تەرجمە کردووە بەڵێ سوپاس دەکەم واتە سەرەتای سەرکەوتنەکە دەستکەوتووە بەو هیمەتەی کەیان بوو ئینشاءڵڵا دێمەوە خزمەتت کاک دکتۆر مامۆستا سامان بین سەر هەڵوێستی وڵاتان بەس ئەگەر بەرز خوێندنەوەی بۆ بکەی زۆرە خەڵک پێیان وایە هەرچی پلانی ئیسرائیل و ئەمریکا هەیەوە خۆی جێبەجێ دەکرێت ئەنی شەڕانگیزی زۆری ئیسرائیل هەبوو بۆ لە غەزە جێنۆساید بۆ سەر یەمان بۆ سەر لوبنان بۆ سەر سووریا اینجا شەڕ بوو لەگەڵ ئێران ینی تاکوێ دەڕوا ئەم شەڕانگیزیان دوای هەڵوێستی وڵاتانی جێگەر کۆمنتێک دەبێت وڵای حەزەکەم خەڵک مطمئین بێ ئەو قسەوانیە بڵێ هەرچی پلانیوانە سەرەگرێ ئەم باسی 2006 بۆ کردیوانە ئەنی و کاتێ حەماس سەرەکەوێ لە غەزە و دوای ئەوە بە پلانێک یانە ئینقلاب بکەن بەسەر حکوومەتی شەرعی حەماس کە حەماس خۆتەکەی کەشفەکە و ئەو هێزەی لەوێ من ڕائەکەن بە تایبەتی سەرکردەکەیان زەمی سەج لە ئیماراتە جا قسەکە ئاوهایە یعنی لەو کاتەوە پلاندان ناوە یعنی کە کەرتی غەزە شکست پێبێنن من و تۆ کاتی قساکەین 19 ساڵی ڕێکەوە مەشروع هەیە و پێ باسی پێشتر ناکەم لەبەرەوە نا ئەو شتەوان نییە هەموو شتێک ئەوانەی کەن ئێمەوەکو ئیماندار بڵێ باسی دابەشبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەخشەی ئیسرائیلی گەورە ئەوە بۆ نمونە بابەتی ئەمەی پیاوە تەطبیع ئاشتبوونەوە لەگەڵ ئیسرائیل یعنی هەر وڵاتێک کردوێتی ڕسوا بوو لە ناو عالەمی ئیسلامی مەسەڵ ڕێکەوتنی ئیبراهیم خۆی زانین چۆنە چونکە ئەمان دەسەڵاتیان هەیە سوڵتەیان هەیە بڵێ نوێنەریان هەیە لە ناو موسڵمانانە بەڵێ نوێنەری زایۆنیزمی جیهانی یعنی کە وڵاتانمان بەشێک لە وڵاتانی ئیسلامی بن بەڕێوە بەڵام لە بەرگی موسڵمانە ئەمانن ینی ئاسانکاری ئەەکەن ناوانیە مەشروعەکان ئەو ئەم ئەگەر بۆ نمونە ئەگەر وڵاتێکی وەکو تورکیا بێتە سەرخە زۆر بە جددی کە من حەزەکەم ئاماژە بۆ بکەم یعنی ئەو هێزانی کە نەیانتوانیەوە بەرگری لە وڵاتە ئیسلامەکانەڵە عەرەبی و ئیسلامی کە نەیانتوانیەوە ڕاستە و خۆ و بەرگری فعلی لە غەزە بکەن وەکو ئیحراجیەک پێشوازی لەمە ئەکەنەڵێ بەڵکو و جینۆسایدە یعنی کەم بێتەوە بەڵام من قەناعەتێکم هەیە شتێکی تر لە پشتی ئەمە ئەویش ئەوەیە بە جۆرێ وڵاتان لە دوای جەنگی جیهانی دووەم و بە جۆرێک دنیا ئەم سیستەمە داڕێژراوە یعنی شەبەکەیەک دروست بووە بۆ نمونە ئەگەر وڵاتێک لەگەڵی نەبێ حیسارە خاتە سەری پارێک عملەکەی ئینەکە بزنسی لەگەڵ ناکە حساری بانقی ئەخاتە سەری بۆ دراوی نێودەوڵەتی بۆ بابەتی بازرگانی ناڵێ نەوتەکەی بفرۆشی ینی ئیتر کەواتە تۆ لە بەردەم ئەوە نییە بڵێ تۆ وڵاتێکی سەر بخۆیت دنیا بوو بە پاکێجێک کەسێک تا حکومی پێواکە ئێستا کە سین دروستی بخۆوا مەزانن سین لە بەردەم ئەزمایانیە واتە خەیل نا ئەمریکا تا ئێستش زاڵترین هێزی دنیاە تا ئێستشی لەگەڵ بێ بەڵام سین بۆ بە ئیملاق ڕاستە چۆتە پێشەوە رووسیا ئەو شەڕیان بۆ هەڵگیرسانەوە بە تەکید رووسیا پێ لاواز بووە رووسیا قووەتی قودرەتی ئەمریکای نەماوە ئێستا جا قسەکە ئاوها بۆن منەگەر ئۆردۆغان بکەینە نمونە زۆر جار ئێمە خوێندنەوەمان من شخصی خۆم لە بەشێک لە قەزەی کوردیا ڕەم سلبیە بەرامبەر ینی نەرێنیە بەرامبەر بە ئەردۆغان بەڵام من دوو سەبەب پێڵم دیموکراسیت لە دنیاە یەکێک لە لایەنە خراپەکەی تەمن لایەنی خراپی زۆر بەڵام یەکێک لە هەر لایەنە خراپەکەی مادام ملەتێک دەنگە پێ ئەدا و چۆ چاوەڕێی زۆرینەوە بیچتە سەر حکم کەواتە زۆرینە ئەگەر عنسڕی توندڕۆ بوو تۆ بێ بە قسەی بکەی ئێمەش زانین زۆرینەی تورک توندڕۆ بەرامبەر بە کورد لەبەر ئەردۆغان ناتوانێت ئەو مجاملە یا ئەو کرانەوە بێ حەدە بکە بەرامبەر بە کورد بەڵام ئێستا سێرەکەی پرۆسی من ئەگەویستم ڕەبتی بکەم لە دوای 7 ئۆکتۆبر و مەسەلەی پرۆسی ئاشتی لە تورکیا یعنی ئێستاڵین یەکێک لە بەرهەمەکانی 7 ئۆکتۆبرەوەی کە پرۆسی ئاشیاتە ئاجا من ئەزمای ئەوە بڵێ یعنی سووریا بڵێن ئەسەد نەما کورد لەوێ و توێژی لەگەڵ بڵێ بزوتنەوە سیاسیەکەی کورد بەداخەوە یعنی لەسەر ئەوە ڕاهات یعنی واغ تەسەوری بۆ دروست بوو جا من عزر ناهێنمە بەس بیانوێکە هێنمەوە لەسەر شتێک یعنی بۆ نمونە
ئەو هێزەی کە دژایەتی گەلی کشمیرەکە هندۆسە، ئەو گەلەی ئەو هێزەی دژایەتی فەڵەستینەکە جوولەکەیە، ئەو هێزەی دژایەتی بۆرماەکە بوزاییە، وانێ کەواتە ئەو گەلە ئەگەر مقاومەکە بەرامبەر بەبێ دینێک بەرامبەر دژمنی دینەکەی و ئیسلام و قەومەکەی جەنگەکە. بەڵام کورد نەکبەتێکی لەوە دابش کرا بەسەر کۆمەڵ وڵاتی مسلمانە. بەڵام داخەکەم ئەوەیە قیاداتی سیاسی نەهاتون مەسەنە میلەتەکان وەکو چۆن ڕابردۆکەمان وەکو شێخ سەعیدی پیران و قازی محەممەد و ڕەحمەتی خۆیان لەبێ ئەمانە هاتن ئیسلامیان جارێکی تر بۆ گڕوتین بۆ شۆڕش بەکارهێنا. قسەکەم ئاوایە ئەم شۆڕشانە هاتن پەنایان بردە سەر ئەتوانم بڵم ئەو بەرنامانەی کە دژی ئیسلام. بۆیە پەکەکە ئێستا باسی پەکەکەکەم، پەکەکە قەرارێکی زۆر عاقلانەیدا و ئۆجلان لە تەوقیتێکی زۆر دقیقا پرۆسەی ئاشتی ڕاگەیاند. من بەڵگەی ئەوە ئەیڵێم عاقڵە و وریای ئەجزانێکی ئەکا ئەوەیە کە کورد ئێستا آخر خۆی ئەوە پلان بۆ کە کورد وەکو کارت بەکاربێنێ بە تایبەتی ئیسرائیل. بەڵام من قەناعتمە ئۆج ئالان هاتووە واقعیانە ڕوانی ئەو بەفیتی مخابراتی نێودەوڵەتی و لە ناونا موساد بە دەرەجەیەک دەستگیر کراوانە. بە تاکیدم زۆر دراسی کردو لەو سجنەوە زۆری ژورد بۆتەوە گەیشتۆتەوە قەناعەتی موساڵەحەی نێوخۆ باشترینە بۆ چونکە ئێستا ئۆردۆگان ئۆجەلا نەزانێت لە دوای هاتنی ئاکپار جۆرە دیموکراتێتێکی ڕەسەن دروست بووە. یعنی جۆرە لە مافی ئینسان هاتۆتە پێشەوە هاتووە ئەزانێت کورد ئێستا ڕقەمە ئەزانێت لە پرۆسەی سیاسی ئاشتیە لە ناو تورکیا کورد ئەتوانێت ژماری یەکلاکەرەوە بێ. ئەمە زۆر قازانجی کووردە و قەناعەتم وایە ئەگەر ئەم پرۆسە سەر بگرێ و بتوان دەستکاری دەستور بکەن ئەردۆغان قسەی زاڵترە بێ. ئەگەر ئەردۆغانیش نەبێت دوای ئەردۆغان قسەی زاڵترە بێ ئەتوانێت هەڵوێستی باشترێ بێ لە هەندێک پرۆژەی مەبەستم ئەگەر بڵێ جەمسەریش دروستکە لە دژی ئیسرائیل. بەڵام ئێستا بۆ نمونە کورد لە ڕۆژ ئاوا یعنی ئەگەرێکە خۆ من لە وازام ئەگەر لە بیرم بێ لە بەرنمەیەکە باسمان کرد یعنی ئیسرائیل تەماحی پیانە بەکاریان بێنێ وەکو کارتێک بڵێ دەوڵەتیان بۆ دروستکە بەڵام ئێستا هیوادارم یعنی ئەم پرۆسی ئاشتێکە سەری کرد ئەو ئەنیش بە قسەی وەجالام کەن بچن ناو پرۆسە سیاسیەکەەوە چونکە کورد لە پرۆسی سیاسی سلمیە قازانجەکە و قەناتمە ئیسرائیل ناتوانێت کاتە سوودیان لەوەگرێتام کەی بەڵام دەبینی ئەوانە ئەمریکای لاتین و ئەوانە والله هێڵوێستیان یعنی بەڵێ بۆ نمونە ڕئیسی کۆلۆمبیا بۆ نمونە ئەڵێ ترم بەشدارە لەم جینۆسایدە. من یەک لە بیدایەتی بەرنامەکەوتم بەشێک لەم پلانەکە ئیعلان کراوە بۆ ڕووسپیکردنی ترەمپە بەشێکی ئەوەیە بۆی بڵێ ئەوە تا منیتیانیم ینی بە جۆرێک لە هاودەنگیەک دروست بۆ من یەک ئاماژێ بکەم یعنی لەوانەیە خەڵک زۆر دیقەتی ئەوەی نابێ جیلێک لە ئەوروپا لە ڕۆژئاو و ئەمریکا کاتوان بڵم جیلی گەنج و قوتابی بە تایبەت قوتابی زانکۆ و تەنانەت مناڵی ئیبتیدایەکانیش سەرەتایەکان زۆر ڕقێکی عەجیب بەرامبەر بە زایۆنیزم و ئەو تاوانەی کا دروست بووە کە ئەم حاڵەتە کاک دکتۆر بیدایەت ئاماژەی کرد کە هەڵەبجە بوو چی بوو خۆ دنیای خەڵک هاتە سەر خەت ئەگەر ئەم سۆشیال میدیای ئێستا هەبوایە بەس نەبوو بەو کەمەی کە ئێران بردێ دەرەوە دنیای جوڵان بەس ئەنفال چونکە یەک تەسویر نەبوو شت نەبوو کب کرایە مەسەلەوە نەبوو کەس هەڵوێستی نەبوو ئێمە لە ناو شارەکان نابوو نەمانەزانی چی ئەقەومێ من برای خۆم لە ئەنفالە لە مقاومەی بەعسا تیاچووە نەمانزانیوە یعنی لە بیدایەتی لە سیویەکی سێی هەشتا و هەشت لەو شەڕە خوای گەورە لێی خۆش بێ ئەکوژرێ لە 8 ڕۆژ دوای ئەوەی مەزانیمانەوە برایمان تیاچووە یعنی کە کەسی نزیکی خۆمان لەو شەڕایە بوونی لەبەرەوە ئەم حاڵەتەی ئێستا کە دروست بۆ دژی زانزم من قەناعەتم وایە مژدەی سەرکەوتنە لەو ڕووی کە لە ڕووی جیهانی و لە ڕووی پێگەوە زۆشتی لە دەستداوە. سپاس دەکەم کاکتۆر بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە کورد و بڵین هاوسۆزێکی زۆر هەبوو بۆ غەزە لەلایەن پارتە ئیسلامیەکانەوە ڕێکخراوی ئیسلامیەکانەوە بەخشین بێ بەختەوەری بێهانا بێزاد بێ ڕێکخراوی تر بێ خەڵکی خێرخواز بێ ئەمە هەڵوێستێکی باش بۆ کۆمەڵگەی ئێمە و پەیوەندیان پێ دوای بەڕوەدینەکەیەوە هەم لە ڕووی سوڵتان سەلاحەدینەوە بێ لە ڕۆ مرۆڤایەتیەکەوە بێت بەڵێ وەکو وترێت بۆ ئەوەی کە داکۆچی بکەی لە بەڵێن غەزەیەکان لە فەڵەستینیەکان پێویستیت بەوە نییە موسڵمان بی بەڵکو پێویستیت بەوەیە لانی کە مرۆڤ بی
چونکە بەڕاستی ئەوەی کە بەسەر ئەوان نادێت و ئێمە ئەیبینین و پیشان ئەدرێ هەر ئەوەی ئەگەر مرۆڤی بەمانە ڕاستەقینەکەی ئەبێت بیتە دەنگ و بەڕاستی هەڵوێست هەبێت. بۆیە ئەو کەسانەی کە لەم بارودۆخە لەم جینۆسایدە لەم کۆکوژیە بێ هەڵوێستن یا هەندێک جار پشتگیری ئیسرائیلەکەن لەم کارە بەڕاستی من ئەتوانم بڵێم زۆر ناحاڵینیان مرۆڤ نین بینی ومەکە ئیسرائیلەکانیان لەسەر چۆنەڵ ئەکاونتەکانیان داناوە بەرگریەکەن یاوەتانێ ئەمانە لەو دووبارێت یا هەر لەو هێرپایەکی ئەلکترۆنی هەیە کە کوردیشی تێدایە بڵێ بۆیە بەنسبەت کوردەوە ئێمە خۆمان گەلێکی نۆسایت کراوین گەلێکی سیستەممان لێکراوە کۆکوژیمان بەرامبەر کرا ئێمە لە فەڵەستین دۆزی فەڵەستین و نزیکترینەوە بەڵێ لەبەرەوە بە هەموو بەهەری ئەعتیبارێک بێ بە ئەعتیبار و وڵەی بابەتە ئینسانی و مرۆییەکە بێ ئێمە بێت هەڵوێستمان هەبێت ئەو کاتە بەسەر چ بڵێ تۆ هیچ نازانی و شتەکان نبینی باسی با بڵین ئەوە بێکە بڕواداران ئینەمە المؤمنون ئیخوە برایەکەن ئەوە ئێمە خاڵێکی فریا و بەشە لەگەڵ فەڵەستینیەکان و غەزەیەکانە هەمانە باسی مێژوو بێ ئێمە مێژوویەکمان هەیە گەورەترین ڕەمزی کورد مەڵێ و گەورەترین یەکێک لە گەورەترین ڕەمزەکانی پیاوە زۆر بەناوبانگەکانی مرۆڤایەتی سەلاحەدینە لەوێ بووە و سەلاحەدین تەنان لەگەڵ جوولەکە شاباش بووە بالمناسبە یعنی ڕقێک هەیە جای وایە لایەن ئەوانەوە هیچ پاساوێکی نییە چونکە سەلاحەدین ڕێگەی داوە جوولەکەکانیش لەوێ بژینەوەی کە هەبوونە یعنی بەو ئەعتیبارە مێژویەش بێ کە تەنانەت بەشێکی زۆری کورد لەوێ هەنگەرچی یەسە لەوانێ زمانی کوردی نەزانن بەس لەو خەڵکانن کە ئێمە ئەتوانین لە داهاتووە کۆنتاکت و پەیوەندیان لەگەڵیانە بگرین بۆیە نێوەستە و کوردانە کە لە سەردەمی سوڵتان سەلاحەدینی باپیرمان لەوێ نێسە لێ ماونەتەوە بەڵێ یعنی وەکو هۆز وەکو عەشرەت وەکو ناو وەکو خەڵک خۆیان بە کورد دەزان و تەنانەت شوێن و خانەی تایبەتی خۆیان هەیە و لە هەموو پێگەیەکی بەڵێ حکومڕانی ئەو منتیقەیە وجودیان هەیە و خورسایی خۆیان هەیە یعنی بەسم بۆیە لە ڕووی ئەوەی کە باسی کوردیشکەی هەر وەکو ئەوەی کە کۆمەڵە کەسێمە جاری وایە دڵمان خۆش ئەڵێن لە سوودان کۆمەڵە کورد هەن دیراسی دکتۆرایان لەسەر کراوە بۆ نمونە من باوڕێیەکی بەڕێز برایەکی بەڕێز ماستەر و دکتۆراکەشی لەسەر کوردە لە سوودان هەر لەوێن بڵێ بەڵێ ینی ماونەتەوە و ئێستا شانازی بە کوردبوونی خۆیانەوەکەن ڕێژەیەکی کە من لە چاو ئەوەی کە لە فەڵەستین ئایە بەنیسبە ینی هەتا هەندێک کەس باسی بیسپێن بۆ سی ئەکا کە بەڕەچەڵک ینی هەندێک جار لە جەلیلوانە لە ینی جەلیلی شەر نازم لە خەلیلی شەر هەمان بەڵارەیە یاننا ینی لە فترەیەکا بووە لە سەردەمێکا بۆ زۆری نەبوونە دوایی هەندێک هۆزی تری عەرەبی نیشتەجێ بوونە بۆیە من وازانم ئەو خەڵکەشی کە لەوێ ئێستا خاوەنی جۆرێک لە غیرەت و ئازایەتی لە پاڵ موسڵمانەکە هی ئەوەیە کە ئەرزی وەکەوتی ئەرضی ڕیبات بووە کۆمەڵگای ئێمەش شانی ستایشە بڵێن لەو بارودۆخە دارایی هاوکارێکی زۆر هەبوو لە ڕێرەخراوە خێرخوازیەکان خاڵێکی زۆر زۆر گرنگە من دەستخۆشی لە هەموو ئەو کەسانەکەم کە بەشدار بوونە بەڕێکخراوە ئیسلامەکان بە خەڵکی گشتی یعنی ئێمە بەڕاستی وا سیر نەکەین هەر ئەوەی کە پێوترێ ئیسلامی لەم کارا بەشدار بووە بە هەزارەها خەڵک بەشدارە بەمانە ئەو پێناسەی کە بۆ ئیسلامیەکوێ ئیسلامی نییە بەس ئینسانێکی مسلمانی چاکی خەمخۆری بەبەزەی و خاوەن قیەمە بەشدار بووە بۆیە ئەو باڵی هاوکاریە مرۆیانە کە تۆ دڵی کەسێکی برسی هەژار نەبوو بریندار خۆشەکەی یەکێکە لە جیهادە بە ماڵ بەڕاستی و من وازانم گەلی کورد بە ئاسی خۆی بە قەبارە و بۆ ئیمکاناتی کە هەیەی یەکێکە لەو گەلانەی کە جێی شانازیەت مەسمێت چوونی شێ لە بینی دۆزی کورد و فەڵەستینیەکان کە خاوەن دەوڵەت نین هەروان لە ڕووی تریشەوە بالمناسبە ئەوە ئێستا هەندێک لە ئەوانەی کە ناوی خۆیان ناوە ئەلمانی و نەتەوەی دژایەتی بوون فەڵەستینەکانەکەن ئەجینا لە هەفتاکانە جۆرێک لە هەمانگی و هاودەنگی و پەیوەندی هەبووە لە نێوان شۆڕشی کوردی و شۆڕشی فەڵەستینیەکانە و هاوکاری پشتیوانی یەکیان کردووە زەمانێکیان ڕۆشن بۆ فەڵەستینیش بۆ تەدریب و بڵێ ئەوەشمان هەر هەیە ڕۆژمان هەیە بەس چیە لە هەشتاکانە کە یاسر عەرەفات لە جەنگی ئێران عێراقا جۆرێک لە پشتگیری عێراقی کرد هەتا ئێستا خەڵکی گەڵەیە ئەمانە لە فەڵەستینەکان دژ بە
کورد بوونە و لەگەڵ سەدام بوون دێ ئەوەی کە لەگەڵ سەدام بووە بریتی بووە لە یاسر عەرەفات و ئەو باڵی کە ئێستا لە زفەی غەربی دەسەڵاتدارن و ئەوان بوونە کە ئەوانە بەڕاستی دژ بە حەماسن ئەسڵەن ڕوونە هەڵوێستیان چۆنە بەڵام حاڵەتە ئیسلامیەکە کە لەوێ هەیە من تەمە ناڵێن جاری وایە تۆ لە سوۆسیال میدیا بینین نەفرێک بۆ دێنێ هەڵوێستی چێ بەرامبەر دەوڵەتی کوردی هەڵوێستێکی نەرێنیە ڕۆن نوێنێ ئەمانە شتی عیبن کە بکرێن چکۆ لە هەموو شوێنێکە خەڵکی پشگی و چۆنڵی دژ هەیە لە هەموو شوێنێکە خەڵکی تێگەیشت و خەڵکی ناحاڵی هەیە ئێستا لای خۆشمان هەروایی وایە ڕێک وەکو چۆنەڵی ئیسرائیلیەک تونتریش قساکە لە هەموو بارێکە ئێمە وەکوتم لە ڕوانگە مرۆیی و ئاینی و مێژووی و بوونی بەشێکی زۆری کورد لەوێ هەڵوێستی کورد زۆر جوانە و جێی شانازیە لە ڕاستیە پڕێ خراپەکانیەوە بە خەڵکەکەیەوە بە هەموو ئەتوانم بڵێم ڕەنگە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردی جگە لە هەندێک هەتا تەنانەت لە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەت وەکو سەرۆکایەتی چەند جار بەیاننامەی دەرکردووە دەمە ئەوەشە نرخێنین کە بەکارێکی دروست و جوانیە بینین ئێمە لەگەڵ ئەم میلەتانەی بەداخەوە مامۆساوتی ئێمە کە دابشکراین بەسەر ئەم گەلاناوە لە کاتێکشە دابشکراین کە هێزی تونندڕەوی قەومی ئەلمانی باڵا دەست بوو نەیتوانی لەگەڵ ئێمە جوان ڕفتاکە بۆ ئێمە خۆمان بە عملی بە بەشێک لەم کۆمەلگانە بین بەڵکو تونڕەوانە ڕەگەسپەرستانە بە عقلێتێکی شۆمیانیانە مۆسەوی ئیسلامیەکان دابەشیان نەکردووە خەڵکی کوردستان بەسەر ناوچەکان قەدەری سایکس بیکۆک و ئەوانەی کە فەرەنسا و بەریتانیا بوونە خاوەنی دەوڵەت خەڵکێکی دینداری بە بەزەیی ئومەمی نەبوون بەمانای ئەوەی ڕێز لەوی تەگرن بەڵکو زۆر خراپ مامەڵەیان کرد ئەوە جێی ئەسەفە دەڵان سپاس دەکەم کاکی تۆر مەحەودیمەوە خزمەت بەڕێزت وەکو دو پرسیاریش لە بەڕێستان بە کورتی سەبارەت بە ئیسرائیل و کورد ئێمە خێرێکمان لە ئیسرائیل بینی و یاخود بڵێن ئیسرائیل بەردەوام کارتی کوردی بەکارهێناوە بۆ بەرژەوەندی خۆی جا لە 1975 بێ کاتێک کە نسکۆ ڕوودەدا بڵێن ئەو کاتێک کە ئەتا یارمەتیە بۆ پێشەوە وەکو بۆی کارتێک دژی سەدامی شووان دواتر دەست بەرداری دەبن لە دەستگیرکردنیەوە جەران وەکو مامۆستا سامان ئاماژی پێکرد لە دەستگای مۆسادی ئیسرائیل لە زۆر قۆناغ و وێزگەی دیکە بەردەوامی سوێتی کارتی کورد و نەتەوەکانی دیکە بۆ خۆی بەکاربێنێ بەداخەوە نازانم دەنگەکە نەما جۆم لێ نەبوو ئەوەی ئەخیر بەڵێ کاکتۆر کورد و ئیسرائیل مەوەسمەوەیە کە ئیسرائیل بەردەوام ویسێتی کارتی کورد بەکاربێنێ و خێری کوردی ناوێ بەڵێ طبیعی بە ئاشکرا بەڵێ أو دراستي كروسيمان والاستراتيجية الإسرائيلية المستقبلية بين استراتيجية الضم واستراتيجية التفتيت أو كباشكرا إما إشارة ما اللي بيكردوها تأسس دراستك ما بزماني عربي أو جمعية شبان يهود باشكرا عفوا إشارة بابلين عراق أكان وتنانت حتى إشارة بوجد كان دلين كورد أتوانين وكو كارتي بكاري بينين بو أو هدف آمانجي كالداهاتو دا همانا أما يعني حقيقتها يعني يندرس كردني دولتي شو كردي دراستي شو كمان عين النسيوة قيشتنا أم نتيجة فكرة تفتيت العراق بين الوهم والحقيقة وموقع الكرد من هذا التفتيت بيروكي تفتيت كردني عراق وبارشة كردني عراق دوري كرد لو بارشة كردنيا يعني تنانت أما إسرائيل كان خودي خويا إشارة يعني بوكروا بلام أو وعدي كدايا إسرائيل هم يبغوا مصالح خويانا يعني كرديان محاولة كردوا ورقي بكاري بين يعني بداخل ضليم يعني كردش نابي بورقي هيج كسيك أبي كرد ما من زور جرباسي كردوا بله كوري خوي نكا بقرباني هيج كسيك دبي كرد استراتيجيتي شبه دراستي أو واقع بكات شيء وتشينيا إما لما بيني أم دولتاني كان قاسمة مشتركة لما بيني إما أو دولتانية إسلامة أو قاسمة مشترك كمان بيج قال مسألة قوميته عمق استراتيجي كهمانة أو عمق استراتيجي كهي بويا كاتي أحمد داود أغلى دراستي أواكا عمق استراتيجي تركيا كأي تصوير مشاكل كان كإشارة بشتيك كان زور جرينج
دەڵێ ئێمە و کورد عمقێکی زۆر گەورەمانەیە لە 4 شتا ئێمە یەک ئەگرینەوە بەس بەداخەوە دەڵێم ئەوە نەبوو ئەو وەختە کە یەکێک وەکو دکتۆر ئازاد گەرمیانی خۆمان کە لە جامیعەی ماشۆمی مالیزیا 5 ساڵ تقریبا لەگەڵ ئەحمەد داودۆغڵو بە یەکەوە بوون بەڵام کوردی ئێمە نەمانتوانی ئیسفادە لەو عەقڵیەتانە بکەین کە تەئسیراتێکی زۆری هەبوو لە عەقڵیەتی ئەحمەد داودۆغڵو کە لە عمقە استراتیجیەکەی ئیشارەت بەوە کە 7 لاپەڕە دەربارەی کورد قساکە و چۆنیەتی حەلەی موشکلەی کورد بەڵام ئێمە ئێستا لە سووریاش وەکو پێویست ناتوانین مامەڵە بکەین بەداخەوە دەڵێم یعنی ئەمە فرسەتێکی زۆر باش هاتووە بۆ کورد و کوردیش ئیسماتی کرد لە هەموو دنیاە کورد ئیسماتی کرد بە فعلی یارمەتیدەری مەزڵومەکانە حتى ئەو خێراتەی کە ئەگاتە ئەوێ ئەگاتە ئەو برسیانە ئەمە مەسئلەیەکەی کە مامۆستا دکتۆر فاتح ئیشارەتی بە جوانی پێکرد بەڕاستی هیچ میلەتێک لە میلەتانی جیهانە من نەمبینی وەکو کورد ئاوها بە بەزەی و ڕەحم بوو بێ بۆ مەزڵومەکان و من لێرەشەوە دەستخۆشی لە حکومەتی هەرێمی کوردستانشی ئەەکەم بەڕاستی یعنی وەکو مووقیف و هەڵوێستیان مووقفێکی زۆر مەردانە بووە لەو مەسئلەیە کە بە فعلی ئەو دەستگا خێرخوازیانەی کوردستان کە یارمەتیەکانیان ناردووە تا ڕادەیەکی زۆر پاڵپشت بووە چونکە ئەزانێ ئێمەی کوردیش مەزڵوم بووینە بەدەست ڕژێمەیەک لە دوایەکان و تەنانەت حتا لە تورکیا و لە شوێنەکانی کەش ئێمە هەر مەزڵوم بووینە بەڵێ لەبەرەوە بەڕاستی ئێمەی کورد بە حەقیقەتەن ئەمڕۆ ڕەمزی زۆر جوان نیشانی زۆر جوانمان تەسبیت کردووە تۆمار کردووە مەزڵومای دژی زاڵمین زاڵمەکە هەر کەسێک بێ بەڵێ بە کورتی کەمتر لە خولەکێک داهاتووی ناوچەکە چۆن دەبینی و ئەو شەڕانگێزانەی ئیسرائیل هەبوو لە لوبنان لەوە لە غەزە بەردەوامە بۆ یێمەن و باسی عێراق کرا لەو ڕۆژان خراپبوو نەخشێکی سوروتیان ئەگەر هێرشمان بکەن سەر هێرشیان دەکەینە سەر لەبەردەم چیدا بە کورتی بێ سواس دەکەم کەمتر لە خولەکێک نازانم دەنگەکە زۆر وازەح نییە لەلام بەڵێ باسی ئەوم کرد بە کورتی سوپاس دەکەم ئێستا گەر ڕوون بێ باسی شەڕانگێزەکانی ئیسرائیلمان کردوان چی بەسەر لە ناوچەکە لەبەردەم تێشکانی عسکەریدا چووکە بەرەی شەڕی زۆری کردوتەوە لە یەمەن لە لوبنان ئەوە لە غەزە بەردەوامە لە سووریا بە کورتی بێ سوپاس دەکەین بەدید و بۆچوونی من ئێستا سووریا معلومە لای بەڕێستان سووریا و بە تایبەت شام لەگەڵ میسرا ئەگەر لە تاریخا یەکە لە یەکیان بە یەکەوە بوو بێتن بە طبیعەتی حاڵ وەزعەکان گۆڕاوە تاریخ هەرواڵێ ئێستا ئەمەی لە واقعی شامە فەرقی هەیە واقعێکە غەیری واقعی دوێنێکەی بەشار ئەسەدە و ئەتوانم بڵێم لە واقعی عالەمی ئیسلامیشە ئەمڕۆ زیینوبوونەوەیەکەیە یعنی دوای ئەمەی 7 ئۆکتۆبەر زیینوبوونەوەیەکەیە یعنی ڕابوونێکی ئیسلامی گەورایە ڕابوونێکی ئینسانی بەشەریەت هەیە و ئێستا جەمسەری کەش دروستە بێ ئەم فرسەتیش زۆر باشە بەڵام بەنسبەت ئێمەی کوردەوە دەبێ خۆمان نەکەینە قوربانی بۆ هیچ کەس یعنی ئێستا لەم واقعی کە ئێمە ئێستا تێیدا دەژین ئەبێ میلەتی کورد قیاداتی کوردی زۆر بە حکیمانە مامەڵە بکەن ئێمە نابێ جێی ئێمە بێتە جێی شەرگایەک بەڵکو دەبێ ئەم منتەقەی ئێمە ئاشی و ئاشتاوەیەکی تیاابێ ئەگەر ئەم مەشروع ڕاستەکەن ئاشی دروستە بێ بەڵام بێن میلەتەکان پارچە پارچەکەن و سەرکوتمان کەن سوپاس دەکەین میلەتان قەت سەرکوت ناکرێت تەنانەت لە تاریخەوە لە ئاەتە قورئانەکە ناشکرایە دوای ئەصحاب الأخدود ئەو بوو خەڵکەکە زین و بووە ئەو ڕژێمەی ئەو سەردەمەی قەڵاچۆ کرد سوپاس دەکەین کاک دکتۆر بەڵێ زۆر سوپاس دەکەین کاک دکتۆر محەممەد بازانی مامۆستاکە شتێکت ما بێ لەسەر 7 ئۆکتۆبەر و داهاتووی ئیسرائیلیش وەکو دەوڵەت وەکو قەوارەیەک لە ناوچەکە وڵای هەرەوە ناڵێم ئەم قۆناغی پیا ئەڕۆ قۆناغێکی زۆر سەختە باشە و ئەتوانی هەردوو دیوەکەی ئەگەری یانی ئەگەر ئیسرائیل شکست بێنێ لە ڕووی ینی خوێندنەوەی واقعانە شکستی ئاسان نییە چونکە ڕەبتە بە ئەمریکاوە ئەمریکاش بەهێزە بەس قەناعەتم وایە لە ڕووی معنەویەوە چۆنەڵی لاشەی ئومەت دروست بووە سەری ماوە منتیقەکە بوو بە چەند جەمسەرێک یعنی ئێران ئەگەر وا بڵێم
ئێران جەمسەرێکی دروست کرد بەداخەوە زیاتر بابەتی تەشەیوعی زاڵ کرد بەسەریا ئەگەر یعنی ئومەمی وایە قەنەعەتم وا بە ئەو پاشەکشە گەوری ناکرد ئێران بەری ئێران بەرەی مقاومی ناوبنی پاشەکشەی کردو پاشەکشەیەکیشە بڕوا ناکەم بە ئاسانی بێتەوە وەکو پێش شەڕی 12 ڕۆژە بۆیە قەنەعەتم وایە ئەگەر جەمسەرێکی تر لە بینی بە تایبەتتر پاکستان و مالیزیا و تورکیا و ئەم وڵاتانە لە ڕووی ئابوووریەوە هێزێکی اقتصادی دروستکەن و لە ڕووی ئەسکەریەوە هاوکاری سەربازی لە ڕووی تەسنی ئەسکەریەوە بکەن قەنەعەتم وایە بۆ داهاتوویەک ئەگەر دووریش بێ ئەتوانن ناوچەکە بپارێزن لە ئاشوبی ئەو هێزە ناشرینە بەعکسەوە بڕوا ناکەم مۆزە زۆر باش من وای ئەبینم کەوتۆرگەزێنا شتێکت مابێ سوپاس دەکەم بەڵێ وەڵای من هەر هیوادارم انشاءڵڵا ئەو دۆخە بە جۆرە کۆتایی پێ بێ ئەو مەرگە ساتە مرۆییە ئەو جینۆسایدە کۆتایی پێ بێەوە قۆناغێکی نوێی تر سەر هەڵبدا قۆناغەیەک لانی کەم ئەوەی کە پێوتێ ئومەتی ئیسلامی جۆرێک لە هۆشیاری جۆرێک لە ئەگەر دروست بێ یەگرتنێک بەو شێوازەی کە بۆ ئەم سەردەمە ئەشێت دروست بێەوە هۆشیارەکەش بە جۆرێ بێ مافی میلەتەکانی ناوخۆی بپارێزێ چکە دەرکەوتووە پەرتبوونی جیهانی ئیسلامی بە هەموو نەتەوە و ڕەگەزە جیاوازەکانیەوە لە زیانی خۆیان هاوەتانێ 100% زیاترە ئەم وڵاتانە بوونەتە شوێنێ بۆ بەرژەوەندی ئەوروپیەکان ئەو ئەوروپیانەیەکەوە ئەتوانم بڵێم بەشێک لە پێشکەوتنی خۆیان لەسەر داهات و بەرژەوەندەکانی ناو جیهانی ئیسلامی بەدیهێنا و ئەو خەڵکیانیش کردووە بە نوێنەری خۆیان بۆ پاراستنی بەرژەوەندەکانیان ئەمە پێویستی بەوە هەیە کە لە جیهانی ئیسلامیە هۆشیاریەکی دروست بێتە ئاراوە بەڵام مافی هەموو میلەتی پارێزابی و کەس سەردەستە و ژێر دەستە نەبێت وەکو شەڕانگیزەکانی ئیسرائیل پێ بێت تا بەردەوام دەبێت لە شوێنێک ناوەستی هەموو بەرێ شەڕەش کراوەتەوە مەرجە هەراوە بەردەوام بێت لە ڕاستیە وەکو مامۆساوتی ئەوەی کە سەیری ظاهیرەکەی سەیری شتە دیارەکانەکەی ئیسرائیل پیر لێ ڕاکێشاوەوە پشتگیر و پشتیوانی هەیە بەڵام ناشرین بووە لەوانەیە بیانەوێت بە جۆرێک لێی دەرباز بێ وەڵام هەر قازانج بکە کۆتایەکەی چییە بێ هیوادار ئینشاءڵڵا بۆ جۆرە بێ وتم مافی سیستەم لێکراوەکان بەشێکی بێ دەستەبەر بێەوە فەلەستینەکان هەناسێ بدەن بەڵکو ئینشاءڵڵا قۆناغی باشتریشی بەدوابێت. سوپاس دەکەین دکتۆر فاتح سەنگاوی و مامۆستا سامان ڕەباتی و دکتۆر محەممەد بازیانی سوپاس بۆ بەڕێزیشتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.